خەڵکە کوردەوار وەختتان وە خێر و میدوارم لە هەر کوێهان ساق و سەلامەت بن. یارانە کوردەوارە سەربەخۆ، ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ. ئەو شەو لە دیبێتێکی تایبەت بە مەسئلەیە حکوومەتە حەلیمە کوردستان و بۆ ئەوانەی کە لە کوردەواری داگیرکریاک لەلایەن کۆرپۆریشنە جوولەکەی عێراقین بەحسێکمان ئەوێت وەکو حەزەرێکی جددی کە ئەبێت یاران نگاهێکی جددیتر و سوودیتر و بنیادیتری پێبخشێنن. و لەسەر ئەمە تقریباً ئێمە لە دیبێتەکان ڕابردووشە تا حدودێک ئاماژەمان بە مەسئلەیەک گرنگ لە سەرزەمینە خۆمان کردگە. بۆیە من ئەمشەو نووسینێکی مەلابەختیار ئەخوێنمەوە وسەیرە تەحوڵاتێک لە حەلیمە کوردستانە ئیمکانی هەست ڕقم بخوات بەحسەکەین. ئێمە لە یەک شت مطمئنین، ئەویش ئەوەسە کە دەوڵەتە ئێرانی تەغییرە ڕەوایەت ئەدا و دەوڵەتە ئێرانی ڕەوایەتە خۆی لە جمهوری ئیسلامی ئەگۆڕێتەوە بۆ داستانێکی تر. هاوکات لەگەڵ گۆڕینەوەی ڕەوایەتە جمهوری ئیسلامی ئەقمارە جمهوری ئیسلامی ئەقمارە دەوڵەتە ئێرانی ئێشێ بگۆڕێن. یعنی تۆ ناکرێت دایک تەغییرە ماهیەت بدا و فەرزەندانە ناخەلەفە ئەم دایکە تەغییرە ماهیەتیان نەداوێت. بۆیە اتفاقاتە 3 ساڵە ڕابردوو لە حەلیمە کوردستانە دقیقاً لە ڕاستای هەمان تەغییرە ڕەوایەت و ئەپدەیتکردنەوەی سیستەمە لە حەلیمە کوردستانە. تحلیل ئەم دیبێتە و تحلیلە ئەم اتفاقە ئەوە ئەم دیبێتە گرنگیەکەی وا لە ئەوەی کە ئەتوانێت دەستورە کارە یارانە ڕاپەڕین بێ و بزانن کە ئێمە چۆن ئەتوانین لە اتفاقی کاکەوا لە بەردەممانە بربەنیاتە نظامە سڵتەیە جەهانی توولەیە نظامە سڵتەیە جەهانی دەوڵەتە ئێرانی و ئەقمارە دەوڵەتە ئێرانی بگرین. بەر لەوەی من بڕۆمە سەر خوێندنەوەی ئەم نووسینە دوور و درێژە مەلابەختیارە، مهمە کە ئەم نووسینی مەلابەختیارە بخوێنینەوە. بزانن ئەوانەی کە فکرەکەن سەریان لە سیاست ئەوێتەوە و فکرەکەن ئەزانن دنیا چه خەوەرە لە حەلیمە کوردستانە، قاڵبەن ئەم بەحسە دنباڵەکەن کە مەلابەختیار ئینسانێکی تەردکریاگە، دەسەڵاتێکی بەدەست و نەماگە، تڕۆبووگە و هیچێک نییە و مهرەیە مهم نییە. لە کاتێکە مەلابەختیار مهمترین مهرەیە حەلیمە کوردستانە، لە ئەوانەی پارتیش خێری مهمترە و مەلابەختیار و ئەم ئەحزاب منتەسەبە هیچ کامیان دەرەنجام و مەحسوولە کارکردە خۆیان نیەن ئەو موقعیەتە کە هەسیان بەڵکو موقعیەتێکە کە ئەربابان لە اختیارە ئەوانیان قەرارداگە. ئەم نەمایشەی تەحتەناوە سڕکردنە مەلابەختیار و دوورۆخستنەوە لە دەسەڵات بێجگە لە مەرغوبیەتە بۆ مەلابەختیار هیچێکی تری نێ لە پشتە و ئوسولاً حرەکاتێک کە مەلابەختیار تعقیبی ئەکات تەبدیلکردنە خۆی بە ڕەهبەرە تەحولات و اتفاقاتە جەدیدە لە فازە گۆڕینە ڕەوایەتە حکوومەتە هەرێمە. بۆیە نەقدێکی بڕای گوزەشتە ئەکات و دوای لە بینچوونە چهرەیە جەلالە تاڵەبانی و نەوشیوان مستەفا تقریباً کۆنەکارترین سیاستمەدارە ئەو زەمەنە هەر خودە ئاغای مەلا حکمەتە و ئاغای مەلابەختیارە. پس ئەو کەسانەی کە فکرەکەن ئەم ئاغا وەزنێکی نەماگە و عەدەدێک نییە دووچارە مشکڵاتە و ئشکالاتە بەسەرین. لەو کە حەلیمە کوردستانە هیچ کەسێ وەزنێکی نییە. هەر کەسێ فکرەکە چوار سەرۆک عیڵ و عەشیرەتی وا لە پشتا، نە سەرۆک عیڵ و عەشیرەتەکان عەدەدێکن، نە عیڵ و عەشیرەتەکان قەوارەیەکیان هەست. ئەوەی کە چواردانە گەڵدەڵپەنە سەرۆک عەشیرەت بدۆزیتەوە و بیریتیان لە دەورە خۆتۆ کۆیان بکەیتەوە، ئەمانە نە نیرون، نە هێزن، نە قودرەتن، نە ئەتوانن تەحوڵاتی ڕقم بن. لە نەمایشە ئینتخاباتیە لە مانۆڤرهایە ئانچنانیە یەک مشت بوو کە شوشن کە نیشانیان ئەدەن لە شاشەی تەلەڤیزیۆنەکە و خارج لەمە هیچێکی تر
نین نەوەزنن نە قودرەتن نە هێزن نەحیچن. پس ئەوانەی کە فکرەکەن بە 100 دانە تفەنگچی و 2000 دانە تفەنگچی کاورایەک مهرەیەکە نەمهرەیەکە وەنا قودرەتێکە چ بڕسێ بە ئەمسالە لاهورە شێخ جەنگی و پاڤڵە تاڵەبانی یا کەسێکی تر ئەوەی کە ئەم حەلیمەی دروست کردگە و ئەوەی کە ئەم حەلیمە ئەوە بەڕێوە کەسێکی ترە ئێرادەیەکی ترە وە قودرەتێکی ترە ئەو قودرەتەش دەستگاهە جودۆ کریستیانەتی وڵاتە متحدەی ئەمریکا و بریتانیا و فەرزەندە خەلەفیان دەوڵەتە جوولەکەی ئانوسیە ئێرانیە خارج لەمە هیچ ئێرادەیەک مەوجود نییەوە کەسێک نە لە خۆی ئێرادەیەکی ئەزنە غەڵەت ئەکا لە خۆی ئێرادەیەکی بێت. ئەم تەوزیحاتەم لە ئیبتداوە دا بۆ خاتریەوەی کە یاران بزانن چه خەوەرە هەروە کە ئێمە بەر لە گشت کەسێک خەبەرماندا کە دەوڵەتە ئێرانی بەرەو تەغییراتە ئەساسی ئەڕوات وە قسەکانە ئێمە کاملن دروست و کامل بوو و ئێمڕۆ حاکمێتە دەوڵەتە ئێرانی پێی ناشارێت و اتفاقاتە حەلیمە کوردستانیش هەر ئەمەسە بۆیە من تیکە تیکە کە ئەی خوێنمۆ بەحسە نیاتە مەلا بەختیار ئەەکەم. پس ئێوە لەگرا تەکە اتفاقاتێکا ڕوبەڕوون حەولە محوەرە شخصیەتە مەلا بەختیار. مەلا بەختیار لە دەسەڵات دوورۆ ئەخرێتەوە تەوەجۆکەن مەلا بەختیار سەرکریاگە مەلا بەختیار لەبەرە بیرەوەری ئەنووسێت و لەوێ میزانە جنایەتکاریە شخصێک بەناو نەوشیروان مستەفا دەرئەخات و یەکسری تابوو شەکەنی ئەکات لە ڕفەقای قەدیمی. پس ئەنچێ کە تاریخ کۆهەنە و ئەنچێ کە تاریخ کۆنە مەلا بەختیار ئەی هاڕێ ئەی خاتەناوە گۆڕستانە تاریخ و تاریخێکی تازە دەست پێەکات. مەلا بەختیار نووسینێکە بە ناوی چیتر لە هەڵبژاردندا لە حکوومەت قبول ناکرێت. ئەوانەی فکرەکەن مەلا بەختیار نووسینەکانی توڕەهاتە و مەلا بەختیار ئەلەکی ئەنووسێت ئینسانهای ئەحمەقێکن. ئەوەی کە مەلا بەختیار ڕۆژە دووسێ مەقالە بنووسێت نیشان لە کارێکە و مەسئولیەتێکە کە ئوهدەیان دانیاگە و خەریکە ئەیواتە ڕێوە. پس مەلا بەختیار بەم تیترە دەست پێیەکە چیتر لە هەڵبژاردندا لە حکوومەت قبول ناکرێت. مەلا بەختیار لووتکەی شاخ بەبێ قەتپاڵ و دامێن هیچ نییە. چیتر ناکرێ ئەم وڵاتە بە دەستوری ساڵی هەشتاکان و تەنانەت دوای ڕاپەڕینیش بەڕێوە بەرێت. خۆ ئەمە داستانە قەشەنگێکی واتیە. چیتر ناکرێ ئەم وڵاتە بە دەستوری ساڵی هەشتاکان و تەنانە دوای ڕاپەڕینیش بەڕێوە بەرێت یعنی چی؟ دەستوری ساڵی هەشتاکان چ بوو؟ ساڵی هەشتاکان حکوومەتە عێراق حکوومەتە بەعسە شوعیە ئشتراکی بوو. بەعسە شوعیە ئشتراکی سیستەمێکی دەوڵەتی نیمچە سۆسیالیستی یا تەمام سۆسیالیستیە عەرەبی بوو کە حاکم بوو بەسەرە کۆرپۆرێشنە عێراقیە. لەگرا حکوومەت داسی گرتبوو بەسەرە تەمامە ئیمکاناتە یەک جامعە و بە شێوەی دانە سوبسید و تەأمینە ما یحتاجە مردمی لە ناوە زندگیکی سۆسیالیستی نۆرماڵە گیرداوە. سەمەرەکەی چ بوو لەم جۆرە سەمەرانە؟ مەسەڵەن مەعاشخۆریە حاکمیەت بە سوورەتە دائیمی، یعنی تۆ 30 ساڵ 40 ساڵ ئەبووی بە کارمەندێکی مؤسسەیەکی دەوڵەتی عێراق. پس قەرارداد تەکە دەوڵەتە ئەوەسریا تەزمینە شغل هەبوو تەزمینە دەرامەت هەبوو و دەوڵەت سوبسیدی ئەدا و بایعی ئەدا بە مردم تا مردم بتوانێت ئیمکاناتە ئەوەڵیە ژیانی فراهم بێ. بۆیە فرە کەسێک حەز بە دەورانە سەدام حوسێنەکە. ئەمە دەورانە دەوڵەتە نیمچە ڕەفاهە خاوەرەمیانەی شکڵە لە تایپە دەوڵەت‌های
سۆسیالیستیە. مەلا بەختیار بەم قسە ئەیکات ئەزانی منزوری چییە؟ منزوری ئەوەسە ئەو اتفاقە کە لە 1970 لە بریتانیا لە کاتە مارگارەت تاچەرە و لە کاتە ڕەیگانە اتفاق کەوت ئیتر لە عێراق دەورەی ئێشێ بکەفێ ئەم دەورە بکەفێ و ئیتر عێراق بە شێوەیە دەوڵەتێ متمەرکزێ قدرەتمەندێ بوروکرات ناتوانێ ئیدامە بدات، بەڵکو ئێشێت وەکو نەزەراتە بازاڕە ئازاد قەباری دەوڵەت بچووکۆ بکەنەوە. تەوەجۆکەن پس چه اتفاقێکەکەوێ خصوصی سازی لە عێراقایشی دەست پێ بکە. تۆ ئیتر دەرمانە گشتیت ناوێ، تۆ ئیتر خوێندنە گشتیت ناوێ، کەما ئینکە نەماگە، کەما ئینکە نییە و ئەو قدرەتەشی نییە. ئەمە لەگرا هەدەفە گەورە چییە؟ هەدەفە گەورە ئەوەسە کە من ئیسە پێتانیش. ئەڵبەتە من لە خوێندنەوەی ئەم نامە بەرەو خوارەوە اتفاقاتێک کە ڕاپەڕین تا ئیستە تەحلیلی کردگە بۆتان باس ئەەکەم وەلێ تیتروار بڕێ مەسائل مەتراکەم. بزانە ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ هات وتی دەوڵەتە ئەمریکا بۆ خاترێەوەی شیرازە و پێکاتی کۆمەلگایەک و کوردەوار نابوت بکە و عێراق نابوت بکە، دوای 2003 تەزریقێکی پالەتی دۆلاری کرد بەم سەرزەمینە. لە پڕێکە کاورایەکی هەولێری سلێمانەی زاخۆیی دهۆکی تەقی لە پوڵە. کاورە لە خۆیشی نەپرسی ئەم پوڵە لەکوێوە هات، بۆ ئەیدەن بە من ئەم پوڵە، لە خۆی نەیپرسی. بزانن من ئەمە وت و تەکە خۆتانە سادەقون بێش ئەز 95% خەڵکی کوردەواری داگیرکریاک لەلایەن کۆرپۆریشنە عێراقی جوولەکە جاش خەفیفە جێیشە شعبی بوو. لە پڕێکە بەخواستە ئەمریکا و زەلیلبوون دەوڵەتە عێراق شتیانە تەسویرە دەوڵەتە عێراق جاشەکان بە فەرمانە ئەمریکا لە بەیکیان وت و دایان لە دەمو دەستگای حکوومەتی. ناگەهان دوای ئەم ڕاپەڕینە بە قەوڵە خۆیان داپەڕینە گشتی بووە ساحێوە شەهید و بووە قەهرەمان و دووربینەوە نەبەردەمە هەر کەسێک لەم حەلیمە ژێ کاکە خۆی ئێمە کوردایەتیمان نەکردووامان لێبێت، یعنی ئەویش کریێسی ئیسە بڕۆ لە دەوروبەری بکۆڵێرەوە گشتیان جاشوگن نەیەکدانە جاش نیوەی خانەوادەی جاشوگە. ئێمە شەهیدمان نەدا ئیسەم کانێز ئامۆزازازایەکی باوکی کوژیاوێت یا مەسەڵەن لە ئەنفالەکانە وەبەر ئەنفالەکان کەوتوێت، وەلێ ئەم نە ئەزانێت جنایەت یعنی چی، نە ئەزانێت جنایەت بەر عەلەیهە بەشەریەت یعنی چی، گشتی خۆی کردو قارەمان خولاسە. خانە نێعمەتێ بڵاو بووە گشتی قارەمانە، بڕۆن یەک نەفەر نییە لەم حەلیمە دووربین ئەوە نەبەردەمی ئیدعای قەهرەمانێتی کوردایەتی نەکا، گشتی ئەیکا کەسیش نازانێ لابد من جاش خەفیفە بووگم ئەوان نەوگن، لابد من سەرۆک جاشوگم ئەوان نەوگن. نا خۆ ئەمە خەریکە چی بە تۆیژێ ئەمانە پولیان هاوردە ناوە ئەم جامعە کە ئەم جامعە فاسدەوە بکەنەوە، قەشەنگ فاسد کردیان. بزانە کاورە 4 مەعاشی گرتگە، بزانم مەعاشەکە مهم نییە، مەبلەغە پوڵەکە مهم نییە. ئەمێ کە تۆ 500,000 دینارەگری یا 6,000 دینارەگری مهم نییە، یا 6 ملیۆن دینارەگری مهم نییە. مهم چییە؟ مهم ئەوسە تۆ عادەت بکەی کار نەکەی، کە فرەیەک لە حەلیم عادەتیان کردگە کار نەکەن، 15 ڕۆژ کار بکە 15 ڕۆژ کار نەکات حقوقێکی پێبەن 2 ملیۆن دینار. خۆ ئەمانە 1 ملیۆن 2 ملیۆن نەفرێکیان ئەوا پێکردە، 7 حقوقیان پێئەدا، 4 حقوقی ئەگەر 3 ئەگەر پیرە ژنانەی ئەگەر ئەنفالانەی ئەگەر هەڵبجانەی ئەگەر هەنە بیمارستانی ئەگەر هەنە زندانی ئەگەر هەنە شاخی ئەگەرد. ناگەهان لە 3 ساڵە پێشە و اتفاقی کەفت موچەیان بڕی وتیان موچەی حکوومەتە هەرێم لە بەغاوە ئیتر نایێت. ئێمە وتمان ئەمە بازیە.
بزانم شایعاتێک کە ئێوە ئەیبیسن فسادە و گەندەڵیە و دزیە و فسادە و گەندەڵیە و دزیە دزترین حکوومەتە دنیا بە ئەوانەی کە موچەخوەرینی محتاجە و ئیشی ئەوان ڕازی بکە ما بەقی جامعە برسیەکە بۆیان. بزانە دەوڵەتە ئێرانی ئیستە مهرە مهمەکانی خۆی تێر ئەکا ما بەقیش برسیانەوە دەرەک. اتفاقا مەشیایە ئەم 1.5 ملیۆن مەعاشخۆرە ئەگەر پارتی و یەکێتیان هێشتگەسۆ دائیمەن تێروایەنە. بزان مەگەر قسەی باوە ناوە مەردم نییە کە ئێژێ پارتی گشت کەسێکی بە پارە کڕیوە، یەکێتی گشت کەسێکی بە پارە کڕیوە، دێخۆمە 3 ساڵە پوڵیان پێنادا. تۆ ناکرێن نیرویە کە بە پوڵ ئەیسێنی تۆ پوڵەکەی لێ قەت بکەی. خۆ سوالە مەسەن پوڵە بۆ قەتەکرێ کارکردان پوڵە چ بوو؟ ئایا پارتی و یەکێتی احتیاجیان بوو بەوەی کە خەڵکی بە پوڵ بسێنن؟ نە، احتیاجیان نەبوو. بۆ احتیاجیان نەبوو؟ بۆ خاترەوەی کە ئەم قدرەتە ئەم خەڵکە خۆ نەیداگە پێیان، یەکێکی تر داگە پێیان. ئەم قدرەتە خۆ ئەم خەڵکە نایپارێزی بۆیان، یەکێکی تر ئەیپارێزی بۆیان. چ کارێکیان بەم خەڵکە هەست؟ ئەوان لەوێ دانریاگن مەئمورن یەکسری بەرنامە بووە نەبەرەوە، مەئمورن کارمەندن ئەوانیش یەکسری بەرنامە بووە نەبەرەوە و بەرنامەکان خەریکن ئەوە نەبەرەوە. خۆ ئەم پوڵانە کە دریا سەدەقە سەرینە و فاسدکردن مردم بوو. ئێستا مردم تۆلید ناکە، کاریش ناکە. ئەم پوڵە بە شدت فاسدی کردە، حوسڵەی کاری نییە، هەرچی شتی هەسی بووگەسە پوڵی، فێرە هەرچی فەسادە بووگە بەم پوڵە، بەم ڕانتە خواردیسی. ئێستا ئیشی قەتیکن. فەسادەکە ئەمیقۆ بووە. بزانە لە جامعەیەکا کە ساختارێکی بوو مقاومەتێکی ئەکرد، مەشەیە مقاومەتەکەت بشکاندایە، مەشەیە ئەم مردمتە شانیت پان و کردایەت و ئامادەت کردایە بۆ حزورە چڕ و پڕە سیستەمە جەدیدە جەهانی لە ناویە. خب تا تۆ شیرازەی جامعە لە یەک نەپڕیت و لە بینینەوەی ئەم ئیمکانە ممکن نابێت و ئیمکان پەزیر نابێت. پس تۆ ئەوێنیت حکوومەتە هەرێم حیات و مەماتی بەم 1.5 ملیۆن مشەخوەرە موچەخوەرە نەبوو، حتا بە نیروی پێشمەرگەکەی. بزان ئێژن تا پارتی چانەفتەکان و نەفتەکان نەداتە دەسۆ بەغا پوڵ ناهەنێری. سوالە مەسە حەزەرە بەغا لە گرتنەوەی چانەفتەکان چییە؟ چی بەر بە بەغاگری نەفتەکان نەگرێتەوە؟ هێزە قەهرەمانە پێشمەرگەهای نیروی مسلح پارتی ئەوانەی وا دوو فویان لێکردن گشتی ماشینەکانیان جەم کرد و دەرەچوون، ئەوانەی وا بە سرعەتە 140 کیلومتر لە کەرکووکا خەریکون دەرەچوون، ئەوانەی وا لە شنگالا دەرەچوون. ئامشتێ حیز و دز و خوێڕی و شەرواڵ پڵیتە و ئەیدزی و سوزاکیە پارتی ئەو بەریان پێگرێ. کامەسەم قارەمانێتێ ئەم هێزی پارتیە بەریگرکە بە حکوومەتە عێراقی. حکوومەتە عێراقی ئەگەر ئەزانێت شتێ ئەزانە ئەوە وهنی ئەوە بۆچی بە ڕێگەی یاسا ڕێگەی پێدا و قانونی ڕێگەی پێدا ناوە ئەم کۆنتڕۆڵ نەفتە بگرێتە دەسی. چاریان ناکە قوانینە بینالمللی لە پشتیانان نیە، دەوڵەتە ئێران و تورکیە و سووریە لە پشتیان، مەگەر ئێوە نایژن ئەمانە دوژمنە پارتی وێکێتین. چی بەریان پێگری ئەمانە ناڕۆنە و چانەفتانە بگرن کە کێشەی موچەی مردم حەلبێ؟ پس تۆ لەگراوێنی بەغا و هەرێم هەماهەنگن. لە چیە هەماهەنگن؟ لە فەسادێکە بە مردمە کۆرپۆریشنە عێراقی ئەدەن. ئیستا ئیشی ئەم فەسادە بەری پێ بگری خۆت هەتایە کەڵەگا و خوێک ناکەی، تۆ پوڵەدەی کاورا فاسدکەی، فاسدە کرد باوک ساحێوی دەرهاورد، ئیستا ئیشی لێ قەتکەیت و وەسە چی؟ بزانن خەڵک وەختی گەرە کەسی معتاد بووێ، کەسی گەرەکی کەسی معتادکە وردە بە مفتی هەروینی پێدات، گەرتی پێدات، تریاکی پێدات، حەشیشی پێدات، وردە جاری ئەوڵ میوانە، جاری دووەم میوانە، جاری سێوم پارتیە، جاری چوارۆم لە دەوری یەکتریا کۆبوونەوەست. باید کابرا عادەتەکە بە ماوادی مخدر، تا کابرا عادەتەکە معتادەوێ
وەختی محتاج بوو قتیەکەندی قتیەکەن کە کاورا پولی زیاتر بە زیاتر بتوانێت خۆی دروستکاتەوە داوی بۆ داهێنین داودانریا بۆ مردمە ئێمە مردمیش خۆ لە خوایسی بۆ فەساد ئامادەست بۆ پول خواردن ئامادەست نایش پرسێن پوڕە بۆ ئەدەیوە من گشتی بووە قارەمان و ژنە شەهید و کوڕە ئەنفالانە و کوڕە نازانم چی و یەکی 4-5 موچەیان گرت ئەمە قەتیان کرد حکوومەتە بەغایژەم پوڵە نادا و قەرارنی ئەم پوڵە بە ئێمە سوالمان کرد جالبە کەسری بوجەیە حکوومەتە هەرێم فقط لە مەعاشە فەرمانبەرانە هەست و مشەخوەر و موچەخوەرە پای دیوار جالبە بۆچی حکوومەتە هەرێم کە قدرەتی لەم مردمە گرتگە و بە ئیستلاح ئەم مردمەی بپوڵ سندگە بۆچی پوڵەکەیان پێنادا بۆچی ئەو چه پێویستی ئێز بڕوا بوجێ عمرانی و ئاوەدانی خەرچکە وەختی مردمەکە نانی نییە بیخوا پس تۆ ئەمینی مردمەکە نانیشی هەست بیخوا و علا ڕقمە ئەوەی کە 3 ساڵە بووچەیان نەگرتگە پوڵ لەو جامعە مەوجودە مردم وەزیان خاسە نانیش ئەخوێن هیچ مشکڵێکیان نییە ئەی ئەم بحرانە چیە دروست کردیاگەم قەیرانە اون قەیرانە تەلەڤیزیۆن دروستی کردەگە سەر و بنە هەر کامیان ئەگری دەفتەر دۆلار پوڵیان هەست خۆ وەدێ گشتی ئێژی حاڵمان خراوە و برسیمانەوە و خریکی ئەمرین و ئەمە کار حاکمیەتە بۆ تێنە سەلامە بابی خوێنینەوە پس ئێوە لەگرا دیتان وەختی ئیتر وەکو ساڵەکانە هەشتا ناڕواتە بەرەو ئاغایانە مەعاش خۆرە موچەخوەر موچە و مەعاش بابای خواحافیز نەما نامێنێتیش لە پشتە کامە تەوجی لە پشتەوەی کە ئەمانە دەوڵەتێکی فاسد و کەسیف و کڵاوبەردار و پدرسوختە بوون ئیستەئیشی دەوڵەت ڕەوایەت بگۆڕێ حکوومەتە حەلیم عینە دەوڵەتە ئێران ڕەوایەت ئەگۆڕێ فازێکی جەدید دەست پێەکە مەلا بەختیار ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندیەکانی یەکێتی ئەمڕۆ 26/1/2001 پێشوازی لە ژمارەیە کەسایەتی و عەشیرەتەکانە کەرکووک کرد. بزانن ئەمەی کە کابرا ئەڕوا چواردانە ڕئیس عەشیرەت ئەوێنێت و چواردانە شیخ و مەلا ئەوێنیت ئەمە نییە کەم ڕئیس عەشیرەتانە عەدەدێک ون شتێ لە دەستیان بێت ئەمە بەری تەبلیغاتیە زهنیەت سازیە بزانە چواردانە گەمژەی ڕئیس عەشیرەت دانیشتگەن ئەم جۆرێ بۆیان قسەیە کە ئەوان تەقەی سەریان تێ وسوولەن ئەمانەی کەوانە حەلیمە کوردستانە وەختێک ئەگاتە یەکسری مەسائل تەقەی سەریان تێ 200 زیاتر نازانن فاسۆلیا سەلام عەلیکوم ئەلحەمدولیلا خوا هەڵی ناگرێ پارەکە پولەکە موچەکە جنسەکە جنس خۆشە ئاوە حەزم لێتی و حەزم لێکم و ئاوە خۆ تێ ناگا کاورە ئیستا مەلا بەختیار ئەمەی بۆ کێ وتکە مەلا بەختیار ئەمەی بۆ ئارشیڤە تاریخی وتکە مەلا بەختیار ئەمەی بۆ بەرەی تەبلیغاتی وتکە ناوەی کە چواردانە سەر و بەشیڵەتە تێ هەڵدریا کە حاڵیانە ئەم چێژی لە دیدارێکی کراوەشدا مەلا بەختیار بە خێرهێنان و ئاماژەی بۆ ئەوە کرد کە هاتنیان مایەی خۆشحاڵیە و خۆڕاگریشتیان لە کەرکووک و دەوروبەری لە سنووری عەشرەت و دیهاتەکان هەر لە سەردەمی بەعسەوە تا ئێستای سەردەمی حەشت بە قارەمیانەتی و جوامێری عەشیرەتەکان بنەماڵەکان شێخەکان سەیدەکانی کوردستان دەزانە جارێکی تر ساختارە قەدیمێک کە کۆمەلگای کوردەواری نابود کرد دووبارە هاوردیانە بەرەوە یەکەم شمارەی کێ بوو شێخ نەهرە و کەس نەزانی بوو دووبارە شێخ و سەیی و بنەجوولەکە و ڕئیس عەشیرەت تێهەڵدریاگە دروستکریاگە سازکریاگ هاوریانە مەیدانەوە دووبارە ئەمانە کێن ئەمانە هاوکارانە حکوومەتن لە 200 ساڵە پێشەوە لە نابودیکردن لە نابودکردنە ئومەتە کوردیە ئێستا دووبارە ئادرسی داوە بەمانە کە ئەمانە کێن وەڕۆڵە ئەمانە چییە مەلا
لە کوردستان شۆڕشی پیشەسازی ڕووی نەداوە. پیشەسازی کەلەمەیە غەڵەتێکە، مەفهومە غەڵەتێکی دروستکریاگی دەستی نظامی سوڵتەس بەجێی سەرمایەداری پیشەسازی وەکار ئەوەن، یعنی کار ئافرینی، لەبەرەوەی ئەو بۆگەنی و کێزەونی سەرمایەداریە لێ هەڵ نەسێتەوە. پێنێژی سەرمایەدار یعنی دز، جەردە، گەماڵباو، دوژمن، پارسەک، نە، بە معنای کار ئافرینە، کار دروزەکە، پیشەسازە، شتە خاصێکە، فرشتە خاصێکە. ئەمە کێژێتی، ئەمە ئەدەبیاتە کێز، ئەمە ئەدەبیاتە مەلا بەختیارە چەپە ئاڵای شۆڕشە ڕەهبەرە پڕۆلەتەرە. ئەماغا تا دوێکە بۆ کرێکارانە جەهان کاریە کرد بە زەدە سەرمایەداری و دوژمنە سەرمایەداری بوو. ئیستا چییە؟ ئیستا سەرمایەدار پیشەسازە، خوا هەڵی ناگرێ. لە کوردستان شۆڕشی پیشەسازی ڕووی نەداوە. وەکو ئەوروپا هەتا بڵێن پیشەساز و سەرمایەداری گەورە هاتووەتە ناوەوە و وەکو ئەوروپا پێشکەوتووین. بەڵام دەتوانم بڵێم بەشێکی گرنگی خۆڕاگری کوردەواری ئەویش وەکو پەیوەندی کۆمەڵایەتی لە خەباتی سیاسی و قۆناغەکانیاندا لە ڕاپەڕینەکانی ڕزگاری ڕەنگی داوەتەوە. پێکهاتەی عەشائیری و تەریقەتەکان بوون. ئای دروزن. مەلا بەختیار خەریکە کامە تاریخ قەلبەکە. مەلا بەختیار خەریکە ئێژێ لە کوردستان شۆڕشە پیشەسازی یعنی ئینقلاب سەرمایەداری لە حیچویە ئاغیان ڕووی نەدا. منزورت ئینقلاب سەنعەتیە. ئینقلاب سەنعەتی چی هاورد مەلا بەختیار؟ تۆ ئیسەگەرەکتە بێژیت ئەم پێشکەوتنەیە ئوروپا، پێشکەوتن معلومیش لە چ بوارێکە؟ لە بوارە تەکنۆلۆژیە. لە چ بوارێکە؟ دەرەنجامە شۆڕشە سەنعەتی بوو یا دەرەنجامە ئیستیعمارگەری بوو، دەرەنجامە دەریانەوەردی بوو. بعد 150 ساڵ دوای دەورانە ئیستیعمار لە ئەوائلە قەرنە 19ەوە ئینقلابە سەنعەتی دەست پێیەکە. ئاغایە مەلا بەختیار. خۆ مەلا بەختیار گەرەکێ بێژێتی ئەگەر لە ئوروپا ئەم پێشکەوتنانە کەوتە ڕێ و دەرەنجامە سەردەمە مۆدێڕنیتە و ئەم چرت و پرتانەی کە بەحس ئەکا لە کوردەواریا شتێکی تر کەوتە ڕێ. شتەکە چ بوو؟ شۆڕشە ڕزگاریە تەریقەتەکان وە سەرۆک عەشیرەتەکان. ئەمە ئەو کڵاوە گەورەی تاریخیە سەوا لەسەر ئێمەی کوردی دانین. وا ڕاپەڕین و کوردەوارە سەربەخۆ وتی یەکەم جار کە جوولەکە هاتە سەرزەمینە ئێمە کە سەرزەمینە کوردەوار بخوات چی کرد؟ ئادرسی بۆ کورد دروست کرد. ئادرس دروستکردن ئەزانی یعنی چی؟ یعنی سەوار بوو بەر حکوومەت کوردی وهات یەکسری سنەتی تێکەڵاوی سنەتی کورد کرد، نەریتی تێکەڵاوە نەریتە کورد کرد. بەچی کردی؟ لە دەربیجەی دینۆ هات. بەچی ئەم کارەی کرد؟ بە تەریقەتەکانەوە کردی. شێخسازی کرد بۆ کورد. ئەوە بەشێکی فرە لە کورد. ئاغشتەی شەریعەتە ئیسلامی بوو. لە ڕێگەی چی؟ لە ڕێگەی تەریقەتەکانەوە. قادریە و نەقشبەندیە بە قەرعاتە ئیسلامیەکەی، سۆهرەوەردیە و عەلیوڵڵاهی و نێعمەتوڵڵاهی و ئیزیدی و تەوەجۆەکەی بەمانە هاوریانەوە کۆمەلگای ئێمە. ئەوەی کە ناوی نریا شۆڕشە ڕماندنە کۆمەلگای کوردەوار بوو. شۆڕشە دەرمقابڵە کی؟ بۆ چی؟ دانێ شێخە حیز بۆ چی شۆڕشی کردگە؟ لەمەقابڵە کێ کردگەسی؟ مەسەڵەن شێخ عوبەیدوڵڵا نەهریە حیز بۆچی قیامی کردگە؟ بۆ کیانە کوردی دێ چۆن تەسلیمەوێ؟ بۆ تەسلیمەوێ، بۆ ئەیکا، بۆ دای ئەنی. بزانن ئەمانە دروست ئەکرێن کارکردیان هەستکەلێ و دوا ئستنادیان پێ بکرێ.
چواردانە سۆفی ڕشکن و چواردانە دەروێشت ڕشکن گرەکیان وگە چی بکەن معلوم نییە بەر ئەساسە کامە ئەندیشە معلوم نییە پس ئالەگرا مەلا بەختیار گەرەکێسی ئادرس سازی بکە دووبارە ئادرس سازی هەر لەو سەردارە کوردەکانەوە بوو هەر لە سەردارە کوردەکانەوە بوو شێخەکان کە لە سەدەی 18 و 19 ڕووی داوە دوا هەمینیشیان شێخ مەحموودی نەمرە کە ڕابەرایەتی ڕاپەڕین و شۆڕشی کردووە و دوامین سەرداریەش کە یەکێ بێدەم تەقەتەقەمان حاڵی کا ناخوێنرێتەوە دەمنسانە پێچێت و یەکان ناتوانێت بیخوێنێتەوە کاکەوەکو بەشەر بنووسن سەرداریەش دەمنسان لە دەمی دەرەچی ئاجا دەدەسی دەرەچی لە کۆنتڕۆڵ دەرەچی سەرداریەشە کە دوای سربەخۆیی داوای سربەخۆیی کوردستانی لە هەر چوار پارچەکەی کوردستان کردووە لە کێ داوای کردووە لە کێ کردوێتی لە بریتانیا عوزما کردوێتی داوای کردووە لە کێ کردوێتی لە مردمی کردووە تۆ سەیرە ئەم ئەدەبیاتە ئەم شۆڕشهای حیزە یەک لە دوای حیزەوا دروست ئەوێ معلوم نیە کێ دروستیەکە کێ فاوندی ئەدا بە چ مەقسەدێ ئەکرێت تئۆریەکەی چییە بنیادەکەی چییە لەسەر چی دروست کریاگە گشتی لە یەک ترازانە بزانە ئەم وەختی ئێژێ شۆڕشە پیشە سازی تا پێتان بێژم شۆڕشە پیشە سازی چییە تا بەر لەوەی دەورانە مۆدەرنیتە دەست پێ بکە خەڵکە ئوروپا گشتی ڕعەت و سروەت زەمین بوو مردمە ئوروپا لە ژێرە دەسە فیئۆدالەکانە بوون لێو دوا بەمانیانە وت فیئۆدال ئەمانە دووک و سێڕ و کۆنتەس و لۆرد و ئەوانە بوون بەگەکان و خانەکان و ئاغاکان مردم ڕعەت بوو تۆ سێ تایتڵە بوو یا ئەشراف زابووی یا نەجیب زابووی ئەشراف زابوون یعنی تۆ زەمینی شت بوو ماڵی بەگایەتی شت بوو قەڵات بوو ڕعەتی شت بوو نەجیب زابوون یعنی دایک و باوکدار بوون سرفەن زەمیندار نەویت ئیمکانی بوو زەمیندار نەویت وەلی نۆکەرە کەسیش نەویت 99% خەڵکە ئوروپا ڕعەت بوون لە پڕێکا ئەتفاقی کەوت ئوروپایەکان کەوتنە بازرگانی دەریایی قوتب نەمایان دروست کرد تەیە ئۆقیانوسیان کرد کارکردنە لەسەر زەمین بە شێوەی ڕعەتی بۆ زەمیندارەکان پولی دەرنەیە هاورد لە وەڕاندنە کاوەڕ دەریە هاورد بۆیە فرەیەک لەم ڕعەتانە کە زەمینی ئەربابیان ئەکێڵا بێزەمین کریان دەیکاورانە سەرمایەی هەز نەزەمینی هەز بە چی بژیت حەچینەوە بژیت ئەوەڵین بار لە تاریخە عدەیەک ئینسان لە ئوروپا لە هەرچی شتە بڕیان دەستیان لە زەمین بڕیا ئیتروە دەردە حەچێکیان نەخوارد کۆبوونە کۆچەری ئەم لادێ بۆ ئەو لادێ ئەم ماڵە ئەرباب بۆ ئەو ماڵە ئەرباب وەکو سەگ کاریانە کرد لقمەنانێکیان پێبن بیخۆن بەرەبەرە لە کنارە بڕێک مەراکزە تەجەموعی بە ناوی شارە کۆبوونەوە یەواش لەم بازرگانیە کارگاکانێک دەستی پێکرد ئەمانە چوونە نایەوە و کارگانە کار بکەن بۆ ئەووەڵین بار دوای 80 ساڵ لەم ئتفاقە تەبەقەیە کارگەر دروست بوو یعنی پرۆلتەر دروست بوو پرۆلتەر لە دایک بوو بەچی ئیدێ ئینسان کە حیچێکیان نەویتر بۆ یەک مارکس ئێژێ کارگەر ئەو کەسەسە فقط هێزە کاری هەز بیفرۆشی ئەبزارە تەولیدی نییە نە زەمینی هەز نە چرخەی تەولیدی هەز حیچێکی نییە ئەمەی هەز ئەیفرۆشی خۆ پس ئەوێنی تەحوڵاتێک کە دەست پێ ئەکات وادارکردن مردم ئاوارە ئەوێ ئەم مترۆپۆلانە دروست ئەکەن شار دروست ئەوێ چۆن خەڵک لە ئەشکەوتەکان و بنمەغارەکان و جەنگەڵەکان و وەختی بێزەمین ئەوێت و وەختی نان نییە بیخوات و وەختی ناتوانێت هیچ کارێ بکە ڕوو ئەکاتە ئەم شارانە کە بەرەبەرە کارخانە دروستەوێ شێوەیەکی تر لە ژیان دروست ئەوێ تەولیدە ئەنبوو انقلاب سەنعەتی انقلابە ماشینە بخارە
و ئەوەڵدافە نمودەکەی لە سەنعەتە نساجی و بافەندگیە بریتانیا اتفاقەکە فێ. پس ئەم وەختی باسی شۆڕشی پیشەسازیەکە باس ئەکا عدەیە ئینسان بێزەمین ئەکرێن قوتە ژیان یان نییە ڕوو ئەکەنە شارەکان تا هێز بن بە سەرمایەداری و ئستقرارە سەرمایەداری. ئەگەر ئێوە لەمە تێگەین ئەو جار ئێشێ لە مەلا بەختیار بپرسی مەلا بەختیار ئەی تۆ شێخەکان و ڕئیس عەشیرەتەکان چیتان کرد؟ چیتان کرد؟ شێوەی تەولیدە مەردەمە کورد چه شەکڵی بوو؟ چۆن زەندگیانە کرد؟ کورد ئاڵەفجەڕی بوو، وەتەنی بوو، سەرزەمینە خۆی بوو، مەڕداری ئەکرد، پیشەوەری ئەکرد، جۆڵا بوو، دۆم بوو، هەرچی شتە خۆی تەولیدیە کرد. ئێوە هاتن چیتان کرد؟ بەناوە شۆڕش و بە بەهانەیە سەرکوو بە شۆڕش بەشێکی فرە لەم مردمتانە چون ئێوە ئەرباب نەبوو زەمین لە خەڵکی بسێنێتەوە لە کورد. تۆجود کرد ئەزانی بۆ شۆڕشی پیشەسازی نەکریا چون ئەرباب نەبوو زەمین لە کورد بسێنێتەوە کورد برسی بوێت. کورد خۆی زەمینی بوو، خۆی ئەرباب بوو، خۆی مەڕی بوو، خۆی ئاڵەفجەڕی بوو، خۆی هەواری بوو، گشتی کورد ئەکسەریەتی کوردوا بوو. ئێوە مەشیە چیتان کردایە بە کورد؟ چیتان کردایە؟ شۆڕشتان دروست کردایە. تحت ناوە شۆڕش چیتان کردایە؟ لادێکانتان لە خەڵک چۆڵ بکردایە وەکو ئەو جۆرەی کە شۆڕشە پیشەسازی کردی لە ئەوروپا. ئەرباب زەمینی سندۆ لە ڕەعیەت ڕووی کردە جێگەهای تەجەموعی کە شاری دروست کرد. ئێوە چیتان کرد؟ ئێوە لادێتان بە کورد چۆڵ کرد. تا چی دروستکەن؟ تا شارۆچکە دروست بکەن، شار دروست بکەن. خەڵکە کورد ئیستە لە سلێمانیا چکارەس؟ هەچ چکارەس؟ تەولید دەکا، تەولید ناکە. کارگەر سەنعەتیە نایکە. خەدەماتە شەهری ئەکەن وە یەکتری، یەکسری مەشاغڵە پێشەپا ئۆفتادە. ئیستە دانێ سلێمانەی تۆ موچەی پێنەدەی چیەکە؟ هەچ. وەکو ئێمە لەم ئوروپا کەوتگین نە ئەبزارە تەولیدمان وا بەدەسۆ نە زەمینمان هەست. ئادەی بەرمان پێ بگرن چیەکەین؟ ئیشە بمرین لە برسیانە. دەڕستە. پس ئەو شۆڕشە کە نەکریا شۆڕشە عەشیرەتەکان دەقیقن ئەو کارەوەوە ئەربابەکان کردیان لە ئەوروپا بە ڕەعیەتەکانیان بێزەمینیان کردن. ئەمانە شۆڕشیان نەکرد کوڕ ڕزگارکەن، شۆڕشیان کرد کە سەرزەمینە کوردەوار داگیرکەن بە کۆرپۆرێشنە جوولەکەی. هەڵت بوو کوردیان کێشا خوارەوە لە شاخەکان بێرە خوارەوە، لە لادیەکانیان دەریان کردن، لە کشت و کاڵ و زەراعەت دەریان کردن. بۆت هەڵبژێرە مەلا بەختیار بۆت باسکەم لەو لاوە واحدە دەوڵەت ملەتیان دانیا، ملەک فەیسەڵیان هاوەرد، ڕزاخانیان هاوەرد دایانیا، ئەتەتورکیان هاوەرد دایانیا. لەم لاوە ئێوەمانانیان دروست کرد تحت ناوە جنبشهای چەپ. ڕساڵەتە ئێوە چ بوو؟ ڕساڵەتە ئێوە ساختنە پرۆلتاریا بوو. بۆ چون تو حل لەم نووسینە بەحسیەکەی تا سەرمایەداری حاکم نەوێت دموکراسی خوازی ئیمکانی نییە. نە مارکس ئێوە حتا سەرمایەداری حاکم نەوێت شۆڕش کارگەری ئیمکان پەزیر نییە. ئیشە تەبەقەی پرۆلەتەر تەولیدکەی تا تەبەقەی پرۆلەتەر بتوانێ با لە سەرمایەداری. پس پرۆلتاریا ئیشی هاوکاری سەرمایەداری بکات تا نەزمە جەهانە قەدیم لەبین بووە. لەو لاوە حاکمیەتە جوولەکە و کۆرپۆرێشنەکان لە تەریقە شێخەکان عەشیرەکان سەرۆک عەشیرەکان منزورمە، سەرۆک عەشیرەهای ساختەیی وەکو ئێڵە سەنجابی. ئۆکەی؟ شروعیان کرد بە هاڕین و هاوکاریکردن لە دانانە دەوڵەتە عوسمانی و دەوڵەتە قاجاریە لە 200 ساڵە گۆزەشتا تحت ناو شۆڕشهای مزەخرەف. چیان کردن؟ عدەی مردمیان گرت، عدەی مردمیان ئاوارە کرد، کۆچیاندا ئەناو شارەکان. هەڵەبجە لەدایک بوو، سلێمانی لەدایک بوو، سنە لەدایک بوو، کرماشان لەدایک بوو، هەمەدان لەدایک بوو، تەهران لەدایک بوو، ئەنکارا لەدایک بوو. گوێت وابێ ئەمانەی وایشت تۆ بەعنوانە کارنامەی مشەشەع ئەمانە ناوێەوەی. بەڵێ لە سەرزەمینە ئێمە چون سیستەمە ئەربابی و ڕەعیەتینەوە چون نەبوو، چۆن کوردەمەشەیە ئاوارە کردایە،
چۆن مەشیایە لە تەورید بتخستایە مەشیایە ماڵە باوکی توێران کردایە سەبکە زندگیەکەیت بگۆڕیایە تۆجۆ ئەەکەین و ئێوە ئەم کارتانە کرد پس ئەو شۆڕشانی ئێوە هاوا هەنگ بوو تەکە ئینقلابە سەنعەتیە قەڕە 19 ئاغای مەلا بەختیار مردم هەروە تۆ قسەکەی شۆڕشی پیشەسازینەوەگە خەڵک نازانێ شۆڕشی پیشەسازی چییە شۆڕشە پیشەسازی یا ئینقلاب سەنعەتی منزورتە یعنی ئەو اتفاقە کە کەفت مردم لە ڕعیەتی دەرهات نانەو بیخوا کەوتە فرۆشتنە هێزە بازووی خۆی ڕووی کرد لە جێگەهایەک حەواشی دروست کرد بەناوە شار ئەو وەختە شارە لەندەن 100,000 نەفەر جەمعیەتی نەوەگە ئەو وەختە ئیسە چەندێکە ئیستا بە ڕۆژ 9 ملیۆنە بە ڕۆژ 11 ملیۆنە بە شەو 9 ملیۆنە لەندەن ئاماژەی بەوەش کرد بزانن چوار پارچەکەی کوردستان وەختێژی چوار پارچەکە نازانیم چوار پارچەکەی کوێس شێخ مەحموود داوای کرد کێم نەخشەیە بۆ شێخ مەموو کێشە ئێمە بیداری ملی توش بووین ئێمە لە ناسیۆنالیزم تێئەگەین ئێمە حدود و سوغور جغرافیاییمان خۆماندانیا ئێمە ئانترۆپۆلۆژیمان بوو تا بزانین کێ کوردە کێ غەیرە کوردە مەعیارە ئێمە بۆ تەشخیصە کورد و سەرزەمین و کوردەوار چ بوو کە شێخ مەحموود حەیز بۆ چوار پارچەکەی شەڕی کردگە تۆتان نەفەهمی ئەم دەوڵەتە ئوروپایانە چۆن دانریادن چۆن ئیمتدادیان پیا کردگە چۆن دنیایان خواردن نافەهمی عنسرهای فاسد لە سەرزەمینە ئێمە چکارە بووگن فکرەکەی خۆی فرە قارەمان بوو دروستیان نەکرد چەک و ئەسڵحەیان پێ نەدا سەپۆرتیان نەکرد تۆ فکرەکەی بۆ کوردی کرد نە کوردی ماڵوێران کرد کوردی بەدبەخت کرد ئیمتدادە ئەمانە بووە چی بۆ ئەوەی کە پارتی و یەکێتی کردی ها کردی ئەنفالیان بۆ کرد لادێیان لەبین برد لادێ یەک لادێ نەما چەند هەزار لادێ لەبین بریا پەکەکە و دەوڵەتی تورکیە چیان کرد لادێیان لەبین برد 12,000 لادێیان لە 91 تا 98 لەبین برد ملیۆن جەمعیەتی کورد ئاوارەی مترۆپۆڵەکانی ئەستەمبوڵ و ئەنکارا کردیا شاریان پێ تەقاندۆ سەرزەمینیان پێ نابوت کرد بە ئێوە کریا بە کۆمەڵ و دیموکرات کریا بۆیە شەڕەکانیان هیچ قودرەتێکینەوە فقط لادێ وێرانە کرد و خەڵکی بەرەو شار کۆچەدا خەڵکیان کاولە کرد فەسادیانە کرد وەسەر خەڵکۆ شۆڕشە پیشەسازی نەکردیاکە ئاماژەیش بەوە کرد ئەگەر سەیری هەموو بەشەکانی کوردستان بکەیت ڕەنگە تەنها لە ڕۆژئاوای کوردستان ڕاپەڕینی چەکداری نەبوو بێت و شێخ و سەرداری کورد نەیانتوانی بێ ئاڵای خەباتی چەکداری بەرز بکەنەوە کە یەکێک لە هۆکارەکانی بچووکی جوغرافیایەکەی و کەمی خەڵکەکەی و نەبوونی شاخەکە و کێوەکانیتی تۆ سێریم تۆڕەهاتە بکە باشە ئەسماعیل ئاغای سمکۆک شۆڕشی کرد تا کێ کردی ناشێ هاتووی تا کەماشە دەح لە دەوروبەری ورمێ مەگەنەوە ئەی قازی حەمە کردی لەکوێ کردی ناشێ قەپی کردوێ بەم کوردستانە ئێوە مەگە مەهاباد و چواردەورەکەی نەبوو مە شێخ مەحموود فەقەت بۆ سلێمانی نەبوو بۆ شێخ مەحموود زاتی بوو نزیکی جافرسان بوێتەوە و لە هەورامانە یعنی چی جغرافیاکەی بچووک بوو جغرافیا شێخ مەحموود فرە گەورە بوو قازی حەمە چی شێع بەدەڵان نەهری چی شێ سەعیدە حیزە پیران چی جغرافیان فرە گەورە بوو بزانمە تۆڕەهاتە قازی محەممەد چێنێ چووە شاخ ئۆبەیدوڵڵا نەهری چێنێ چووە شاخ
شاخ کورسینە ئەمانە بکە ئەمان هەر تفەنگێکەگرنە دەسە و یاڵا بەرەو شاخ کەس نازانێ ئەمە ئینقلابە چییە بۆ بەرەو شاخ ئەڕۆی چۆن بەرەو دڵت دوژمن ناچی دی تۆ قیامە کردگە بڕۆی بەی لە دوژمن بڕۆی بەرەو پیرە دوژمن چۆن لە حیزە بەرەو پیری ڕۆن لە شەڕا بەرەو پیری ناڕۆن هەڵە قرچێن و وەنە کێش هەڵە قرچێن و وەختی ئاگر نزیکتانەوێتەوە هەڵە قرچێن و جەمی وەکەنەوە لەو بەشەی کوردستان زیاتر خەباتی سیاسی زاڵ بوو خەباتی سیاسی یعنی چی ئەم مەفهومە فاسدە یعنی چی بەناوە خەباتە سیاسی بەرابەرە لاتینەکەی چه شەکڵیە خەباتە سیاسی چه شەکڵیە خەباتە سیاسی کە لە ساڵی 1927 و لە شۆڕشی ئاگری داغەوە حیزبی خۆیبوونیان دروست کردووە تەنانەت ئەو ئاڵایەی ئەستەی کوردستان کە لە کۆماری مەهابادیش بەرزەوکرایەوە لەو کاتەدا حیزبی خۆیبوون دروستی کردووە و بەرزی کردوێتەوە وتیشی خەباتی سیاسی دروستکردنی ڕێکخراوە زیندانی و بەدبەختی لە ڕۆژئاوای کوردستان بە درێژایی مێژوو کەمتر نەبووە لە بەشەکانی تری کوردستان بە درێژایی کامە مێژوویە سەدەی ڕابردوو مێژووی تەمامە تاریخ یعنی لە ئاغازە بەشەریەت و لە 9000 ساڵە پێش لە ئاغازە تەمەدن و کە بە درێژایی کامە مێژوو ئەم نوویسنانە بە قەست ئەنووسرێ ها پس تۆ ئەوێنی ئێمە 9000 ساڵە بندەسین معلوم نیە بندەسە کامە گەوادین خەبات بەڵکو لە دوای هاتنی بەعس لە سووریە بە خراپترین شێوە و پێش بەعسی عێراقی سیاسەتی پشتێنەیی سەوزیان سەپاند کە شۆڤینیەتێکی خەست و خۆڵ بوو نەک هەر خۆیان کە ویستیان لە ڕۆژئاوای کوردستان بە ڕەچەڵەکی کووردا بچنە خوارەوە بەڵکو سوپاشیان بۆ عەبدولسەلام عارف و بەعسیەکانی عێراقیش نارد هەتا شۆڕش لە باشووری کوردستان لە ناو بەرن ڕوونیشی کردەوە لەگەڵ ئەوەشدا پارچەکانی تری کوردستانی ڕۆژهەڵات باکوور و باشووری کوردستان ئەگەر لە ڕووی زانستی کۆمەڵناسیەوە لێک بدرێتەوە کوردەواری خۆمان هەتا شۆڕشی ئەیلولیش کراوە پێکهاتەیەک بووە کە ناتوانێ بڵێت سەرمایەداری دیموکراسی هێزی بەرهەمهێنانی تێدا زاڵ بووە و ئەم پێکهاتەیە وەکو ئێوە کە بە هەزاران لە کوردستاندا هەبووە بە تەواوی پاشەکشیان کردبێ چونکە لێرە شۆڕشی پیشەسازی ڕووی نەداوە بۆ شۆڕشی پیشەسازی ڕوویدا لە بریتانیا لۆردەکان لەبین چوون ئاغاکان لەبین چوون سێڕەکان لەبین چوون شۆڕشە پیشەسازی چه ڕەبتێکی هەست دەوڵەتی دروست کردەگە چۆڕەشم پیشەسازی شاری دروست کرد شێوەی تەولیدی گۆڕا دە ئێوەش واتان نەکرد ئێوەش لە سەرزەمینە ئێمە شێوەی تەولیدە کوردیتان لەبین برد سیستەمە کوردیتان لەبین برد سیستەمە نظامە جود و کریستیانیتیان زاڵ کرد مەگەر نەتان کرد مەگەر واتان نەکرد ئەم مەردمە بۆ سەنعەتینەوە چون ئەحمەق و چون نەهەدان و چون جاهل و بۆ لە دوای 300 ساڵی تر کڵاشێک ئەورامی ئابدەیتۆ نەوە بۆ نەوە
بۆ جۆڵاکانە ئێمە نەیانتوانی دەستگا هەڕی سندگی بێرن و پارچە تۆلیدکەن پارچەی پەشم تۆلیدکەن وە نەیانتوانی بۆ سەنعەتە فەرش دروستکردنە ئێمە ئەوجی نەگرت بۆ سەنعەتە بافەندگی و ڕیسەندگی ئێمە ئەوجی نەگرت مەگە بریتانیا و پارچەم کارانەیە نەکرد بۆ نەیکرد لای ئێمە چون ئەقلمانەوە چون نەمانتوانی تۆلید بکەین یا ئێرادەیە بوو کە ئێمە تۆلید نەکەین ئێرادەیە بوو کە ئێمە لەبین بوات چۆن ئێمەتان لەبین برد چۆن لەبینتان برد هەر بەم کارانی کە تۆ ئیژیتی شۆڕشە پیشەسازی ئێشە تۆزیح بدرێ شۆڕشە پیشەسازی چییە پیشەسازی نییە و شۆڕشە سەنعەتیە ئینقلابە سەنعەتیە نه کە ئەوەی شڕووی نەدا شۆڕشی دیموکراسی ڕوونادا یعنی شۆڕشی دیموکراسی یعنی چی یعنی ئینقلابە سەنعەتی کریا شۆڕش دەسی پێکرد لە ئەوروپا شۆڕش بوو شۆڕشت دیموکراسی بوو شۆڕشی ئیاڵەتە متحدەی ئەمریکا شۆڕشی دیموکراسی بوو انقلابە رووسیە شۆڕشی دیموکراسی بوو دیموکراسی انقلابە کەبیرە فەڕەنسا شۆڕش دیموکراسی بوو مەگەر انقلابە سەنعەتی ڕوونادا شارەکان ئەتەقێنەوە پاریس ئەتەقێتەوە لەندەن ئەتەقێتەوە بعد یەک جیلی دروست ئەوێ شتە جەدیدی دروست ئەوێ بەناوە تەبەقەی کارگەر 19 سەعات وە کاریان نەکێشن نان نییە بیخۆن وانە ناوە سپی و فەڵاکەتە سوسیالیزم تەخەیولی دەست پێکە مغۆ دەست پێکە توجار و بازرگانە جدید سرمایه‌دارانە جدید نەوکیسەهای جدید ناتوانن قدرەتە حاکمیەت بگرن ناتوانن بیگرن بۆ چون وانە یەدە ڕوحانیون وانە یەدە ئەشرافە لذا تحت ناوە هدایەتکردنە شۆڕشە مەردەم تحت ناوە دروستکردنە شۆڕش و دموکراسی خاهی تحت ناوە جمهوری خاهی تحت ناوە شۆڕشە بەرەلیها استبداد شخص الشاه خاری بووی ناوانی کەوتم انقلابات حول چهری مستبد اتحاد صورت ئەگرێ لویە 16 نیکۆلاسە دووەم چه اتفاقی کەفت طبقه ئەشراف بریا دواوە طبقه نەوکیسەی جدید هاتە بەرەو و قدرەتی گرتە دەسەوە هاڕیاگە نۆکەرەکان تا دوێکە نۆکەرە ئەربابێ زەمیندار بوون ئیستا بوونە نۆکەرە ئەربابە کارخانەدار بوونە نۆکەرە ئەربابە ئستعمارگەر ئەمە شۆڕشت دموکراسیە دۆڵێ ئەمە شۆڕش دموکراسیە کە ئەوەی شڕووی نەدا شۆڕشی کۆمەڵایەتی شڕوونادا ئەگەر هیچ کام لەمانە ڕوونادا ئەی شێخە حیزەکان بۆ شۆڕشیان کرد ئەی سەرۆک عەشیرەتە حیزەکان بۆ کردیان لەسەر چی کردیان لە بەرامبەر کێ کردیان بۆ کردیان دێمانە هیچ دەلیلێکیان نەوەیتە نە دموکراسی خوازی بوو نە هیچ سەر بەخۆی خوازی بوو لە کێ تحتەنە ئەمە کامە بیر چی بەپارێزن من جواوە تۆم داوە مەلا بەختیار پێتم وت کە کاراوانە چ بوو کۆچە مەردەمە ئێمە بوو لە بین بردنە شێوەی زندگی کوردی و حکوومەتە کوردی بوو مەلا بەختیار ڕایشی گەیان کوردەواری خۆمان هەتا شۆڕشی ئەیلول و هەتا ڕاپەڕینی نەوەیەتیەکیش ڕووی داوە هێشتا ئەوەی کە پێی دەوترێ وەرگەڕانی کۆمەڵایەتی بنەڕەتی بە حکمی نەبوونی شۆڕشە پیشەسازی بۆیە زۆر ئاساییە پەیوەندی کۆمەڵایەتی بەو شێوە ببینن کە ئێستا لە کوردستاندا هەیە
لە کوردستاندا چی هەیە؟ چی ماگە؟ هۆز و خێڵ و عەشیرە ماگە، دەی چەندی قودرەتیان هەست ئەمانە. ئیستا لە ناوی شارەکانە حچێ ناکەن، گومنام نەوگن، دەستیان لە قودرەتە تۆلیدە خۆیان نەوەڕیاگە، فەسادە ئەمیق ئیجتیماعی نەکەوت کەسە بەینیان. چی کامەسە ساختارەکان ماگەسەوە؟ ئەگە منزورت ئاپاچیەکان هەنووز لە ئەمریکا ماگنەوە، چی ماگەسەوە؟ خۆ تەوەجۆ بکەن چون شوڕەشی پیشەسازی ڕووی نەداگە هەنووس ئێوە سەرۆک عەشیرەتن، سەرۆک خێڵن. نا ئەو ئادرس ئیشتبا ئەدات. سەرۆک عەشیرەت و سەرۆک خێڵ دروست کریا کە بێتە ئادرسە ئومەت کوردی، شێخ دروست کریا کە بێتە ئادرسە ئومەت کوردی، سەید دروست کریا کە بێتە ئادرسە ئومەت کوردی. خێلە عەزیمە جەمعیەت کورد هدایەت بکات بەرەو نابوودی وە کابوولکاری و ئینقیاد کە کردتان ئەو کارتانە کرد. ڕاپەڕینەوە دوو یەکیش ئەو کارتانە کرد. ئیستا چه ئەتفاقێکەوت کە حەج بووە لە کوردایەتی ماگە، حەج بووە لە ساختارە کوردی ماگە. چیت هەست ئیستا تو چیت هەست بێژگەلەوەی کە کاورات دە دەفتەر دۆلار وارە گیرفانەیە چی تری هەست؟ چی هەست؟ تۆلیدەکە بەرهەمە هێنێت، زەمینی هەست، چی هەست؟ لە کاتێکدا باس لە دموکراسی دەکەین بە هەزاران کۆمپانیا هەیە و سەرمایەداری ئازادە، بۆیە سروشتیە و هەم پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز هەیە کە بەشێکی پەیوەندی بەڕابردوو هەیە و بەشێکی پەیوەندی بە سەرۆکی عەشیرەت، خێڵ، تیرە، تەکیە و خانەقاکان کە پێکهاتەی کوردەواریان لێک پێک دێت. نەخێر، پێکهاتەی کۆرپۆرێشنیان لێک پێک دێت. مەردیکە سەرۆکی کۆمپانیەکان تەوەجۆ بکەن، سەرۆکی عەشیرە، سەرۆکی خێڵ، سەرۆکی تەریقە، تەکیە و خانەقا، ئەمانە بوون سەرزەمینە کوردەواریان هاڕی. تا بە ئەم دەقیقەیشە هەن مەوجودن. تا ئاخرین هەناسەی جیهانە کوردی لە دەمیا دەرنێرن، ئەم سەگ بابانە لە بەین ناچن. ئەمانە هاوکارە حکوومەتن. من لە دیبێتەکانە ترا وتم ئەمانە جاشە حکوومەت نییەن، هاوکارە حکوومەتن. کارەکان ئەمانە ئەیوەنە بەرەوە، ئەمانە کارەکان ئەوەنە بەرەوە، ئەمانە ئەم جامعایەنە وا پێکردگەن. ئەم سەرزەمینیانە وا پێکرد. لەلایەکەوە ڕێگەکانیان ماوە و لەلایەکی دیگەوە لە ڕێگەی کشت و کاڵ و هەندێک کۆمپانیەوە تێکەڵ بە بازاڕ بوون. چونکە کۆمپانیەکانی شۆک و کوردەواری خۆمان بەشێکی کەوتووەتە ناولادیەکانمان و بەشێکی لە شارەکاندا و ئەمەش بەڵگەی ئەوەیە کە خەریکی لە کوردەواریدا بۆ یەکەم گەشەکردنی سروشتی هاو ئاهەنگ هەم لە شار و هەم لە دیهاتی کوردستان ڕوودەدات. گەشەکردنە چی؟ گەشەکردنە ئابووری؟ چۆن هەم کات هەم لە دەهاتا ڕوئەدا هەم لە کوردستان ڕوئەدا؟ ئەوە نییە زریکەتان لێ هەڵساگە موچە نییە؟ چی کامە پیشەسازی؟ کۆمپانی چیتان دانیاگە؟ کۆمپانی هاوردە و بردە؟ وانە دەسە سەرۆک عەشیرەتەکانە، سەرۆک خێڵەکانە، تەریقەتەکانە، شخ نهروە، وانە دەسە کێ؟ بزانە من مانیفێستی تەغییراتە ئایەندەسها ڕەوایەت ئەگۆڕێ حکوومەتە هەرێم غەڵەت ئەکا قساکە. لەبارەی هەناردەکردنی بەرهەمەکانی کوردستانیش بۆ وڵاتانی ئوروپا، مەلا بەختیار ئاماژەی بەوە کرد ئەگەر بنەمایەک بۆ هەناردەکردنی
بە ڕووبوومەکاندا بنرێت و بە باشی ڕیکلامی بۆ بکرێت و بە بازار بکرێت، ئاوا هەناردەکردنی ئەم بەرووبوومانە لە ئەوروپا وردە دەنگدانەوەی زیاتری بۆ کوردستان و بەرهەمەکانی تیش دروست دەکات. کامە بەرهەمی کوردستان بە هەنێری تا ئەوروپا؟ بەرهەمە کشت و کاڵ هەنار بە هەنێری. تۆ تا لە وزارەتە عێراقی ئیجازە نەگری بە عنوانە سەنعەفی عێراق نەوێت بەناو کوردستان و ناتوانانی هیچی بە هەنێری. حاڵیت بوو هیچ کەسێ تۆ بە مەشروعیت نازانی و دەوڵەتی تورکیەش ئیجازە بە تۆ نادات کالایێ سنعەفی حەلیمە کوردستان بە هەنێری. ئەمە جارێ مەسەلەی ئەووەڕە درۆەکەی لەمە درۆەکەی. وەلی تۆ خەریکی ئەم قسانە بۆ کێیەکەی؟ بۆ چواردانە سەرۆک خێڵە حیزە ڕەفیقە؟ نە، خەریکی بۆ مردمیەکەی. بۆ مردمە ئەحمەقی وا نافەهمێت تۆ خەریکی شیەکەی و توش کامە بەرنامە دواپێ نە تۆ ئەربابەکەی تۆ کامە بەرنامەی واپێ بۆ مردمە. جەختیشی کردەوە ئێستا هەر یەک لە ئێوە لە کوردستاندا ڕابەرن. ئەوان ڕابەرن، سەرۆک ئێڵ و سەرۆک عەشیرەت و سەرۆک خێڵ و سەرۆک تەریقەت ڕابرنەوە، هەر لە ئەوەڵیش و ڕابەروگن. ئەوان هەر لە ئەوەڵیش و ڕابەروگن. وەلی ئەمە ڕاپەڕین و کوردەوارە سەربەخۆزیژی هەر تاکە ئینسانە کوردی ڕابەرە و هەر تاکە ئینسانە کوردی جسمیەتێکی فیزیکی دەوڵەتە. بۆیە چاوەڕێ مەکەن کێ لە لووتکە دانیشتووە، چونکە لووتکەی شاخ بە بێ قەتپاڵ و دامێن هیچ نییە. ڕاستە لە کوردستان حکوومەتێکەیە و لە لووتکەیدایە، بەڵام ئەو حکوومەتە چی پێ دەکرێت ئەگەر قەتپاڵەکەی ئەگەر دۆڵ و کانی و دامێنەکانی نەبێت؟ هەر وەک دیدارەکە و سەردانەکەی کەسایەتی کەرکووک عەشیرەتەکانی بۆ سلێمانی بە ئاماژەی بەردەوامی کوردایەتی زانی. بەردەوامی کوردایەتی یعنی دیدارە چوار ڕئیس عەشیرەتە بۆ گەن گەڵگەنی کتەکە چوار شێخە حیز و سەیی حیزە لەگەڵ مەڵا کەمتیارە. ئەو کوردایەتیە. لە ڕۆژ ئەوەڵیش وا بووکە لە شێخ سەعیدە پیرانە بۆ گەنە سپێون تا شێخ عوبەیدوڵڵای نەهریە حیز، ئەمانە کوردایەتین. ئەم حیزانە تەوەجۆکەن تا ئەول سەلامە حیزە بارزە. ئام بنە جوولەکانە ئەمانە کوردایەتیەکەن. ئیسەمە کوردایەتیەکە. حزورە ئێوە یعنی کوردایەتی. بەڵێ بەردەوامی کوردایەتی زانی و مانەوەیان لەو شوێن و جێگە ڕەسەنەی خۆیان لەو جوغرافیا تێدا دەژین بە مایەی بەرهەمی زیاتری زانی کە ببەسرێتەوە بە بازار تکنۆلۆجیا لە شار، بە ئابووری و شارستانێتی شار و تەئکیدیشی کردەوە کە ڕایەڵە و ڕاگەیاندنیش لەو پێناوەدا زۆرن. لە بەشێکی تری وتەکانیشیدا مەلا بەختیار ئاماژەی بەوە کرد ئەو پیشەییکەیە بۆ ئەوە بوو بڵێم ئەو پێشەکیە بۆ ئەوە بوو بڵێم تایبەتمەندێتی ئێستای کوردەواری بە سیاسەت و ئابووریە. جاران بە ترخێنە و کەلەرم بوو، وانە ئێستا بە سیاسەت و ئابووریە. تایبەتمەندی جیاوازیەکەی لەگەڵ سەردەمی شۆڕشی شێخ مەحموود و ئەیلول ئەوەیە کە لە سەردەمی شۆڕشی شێخ مەحموود تا شۆڕشی ئەیلول شار بە شێوەیەک لە شێوەکان دێهاتەکان
پەیوەندی کۆمەڵایەتی جوتیاران سەرۆک عشیرەتەکان دابڕابوون لە شار و شارستانیەت. شارێ مەوجود نەبوو تا شارستانیەتێ بوێت. شار بە تعریفە کوردەواری مەوجود بوو، نە بە تعریفە سەرمایەداری، نە بە تعریفە وڵاتان ئەوروپایی، نە بە تعریفە بنکەهای ئینقیادیە دەوڵەتە جوولەکە. ئەوانە لە سەرزەمینە ئێمەم کاریانە کرد، لادیەکان و شارە کوردەواریەکانیان لە بین برد، سلێمانیان بنیات نییە، کەرکووکیان بنیات نییە، کەرماشانیان بنیات نییە، سنەیان بنیات نییە، هەڵەبجەیان بنیات نییە. حاڵیت بوو مەلا بەختیار بوویە وا بوو بۆ خاتری وەی مردم و ئینسانە کوردی لە خۆی دوورۆ بکەن و لە قودرەتی دوورۆ بکەن و لە دەسەڵاتی دوورۆ بکەن و حەیز و بێدەسەڵات و حاڕیاگ و بێزەمین و بێپشتوانی و بێهیما و بێسیما فڕێیان بانە بەردەسە کۆرپۆریشنەکانە جوولەکە دروست کرد. ئەرێ کارتانەوە بوو، ئێستێشە ئەدامەی ئەدە. جیاوازیەکەی لەگەڵ سەردەمی شۆڕش و دێهاتەکان و سەرۆک عشیرەتەکان لە شار و شارستانێت، بەڵام ئێستا هەموو ئەوانە وەرگەڕاون و ئەو پەیوەندیە ئاوێتە بووە بە شار و شارستانی و تەواوکەری یەکترین و ئەمەشی بە سەرەتای ئەو وەرگەڕانەوە کۆمەڵایەتیە ناوبرد. چۆن پەیوەندیان وا لە قەی یەکتریا؟ لە شار چیەکەنیسە، لە سلێمانی چیەکەن، لە بازاڕی دۆلارەکە و جگەرەکە و بازاڕی هاوردە و بەردەی میوەکە و خەریکی چین. خەریکی چین لە بازاڕی دۆلارەکە، لە بازاڕی مۆبایلەکە چی خەریکە چین. بەرهەمهێنانەوەی سەتەلایتە نەیخەنە حەواوە چیتان کردگە؟ مرکزم ماڵیە جەهانن چین. نەزانم پەیوەندی ڕستاوە لا دێومکەن چی مەسەڵەن چێت فاخێکە کەفەی بازاڕەکان بازار ئەم ئاغا بووە مەئمورن ئۆلیبرالیزمە کە بێتە ناوە ئەم جامعەیە ئێمەوە ئۆلیبرالیزم اقتصادی دابنێ تحتە ناوە بازار فەرهەنگە بازار بەکێ بە سەرۆک عشیرەت و سەرۆک خێڵ و شێخ و سەی و شێخ نەهلەوەی حیز و بنەماڵی کەس نەزانی حیز. وەرگەڕانەوەی کۆمەڵایەتی یعنی انقلابە کۆمەڵایەتی، انقلابە اجتماعی، یعنی شۆڕشە اجتماعی. پێدێژمانە وەڵا شۆڕشە اجتماعی دەسی پێکردگە، سەکس ڕەڤەلوشن دەسی پێکردگە. بەچی؟ بە هاوردنە قورسە زبرە قنگزلکردن وا شیافیەکەن لە پشتۆ ئەخۆتان قنگتان زلکە، بە هاوردنە دیلدۆ یعنی ئاڵەتە مەسنوعیە پیاگانە سیلیکۆنی و پلاستیکی سێترەیلی لە پەرویزخانەگیریە. کێ مەسرەفیەکە؟ نازانم، خۆتان پرسن کێ مەسرەفیەکە. سکس ڕڤلوشن بە دیسکۆکانە کنارە شار و قەحبەخانەکانە کنارە شار. سکس ڕڤلوشن ئاڵۆ گۆڕە کۆمەڵایەتی واتەکە ڕازەکەی گشتی فاسدوگە گشتی وەختە هار بوێ بۆ موچە ئاڵگۆڕ کۆمەڵایەتی قەشەنگێکی وا پێوە. ڕازەکەی موچەتاندا $7 مردمە هارکەن. هار بوو مردمەکە، هار بوو. لە سیغەکانە مەشەد و دەسی پێکریسە قابە لە تاران و مستەقیمەن ئەواتە لای سلێمانی لای دەسی ژن و کنچکەکانە خۆیان ژن و کنچکەکانی خۆیانیان بەرداگە خەریکی قابن پیاکان. ڕازەکەی ئاڵگۆڕ کۆمەڵایەتی دەسی پێکردگە. تەبریک میگەم سکس ڕڤلوشنە تەوەسوتە شێخەکان و سەرۆک عشیرەتەکان و حیزەکان و سەریەکان و ئەوە تەوەسوتە ئەوانە هات کەسەوێ سکس ڕڤلوشنە پەیوەندی شار و شاخ و شار و دێوە یەک و ئاڵ و گۆڕە کۆمەڵایەتی. خەیلێ مردمەکە خەیلێ باکلاس بووگە، خەیلێ باکلاسە شیافەکاتە قێخۆی زەبر لەبەرێ قونی زل بوێ بۆ چون حەزیانە لە ئاناڵ سکس، خۆشیانتی ئاناڵ سکس قەشەنگە، حەزی پێکن. انقلابە. وتیشی دەوڵەتی نەتەوە
هەتا ئێستا لە لای ئێمە دروست نەبووە دەوڵەتی نەتەوە منزورە نیشن ستەیتە دەوڵەتی نەتەوە تەماشاکە چۆنوەکاری ئەوە دەوڵەتی نەتەوە نیشن ستەیت تەکە ئەوێتە دەوڵەت ملت ناوێتەوە دەوڵەتی نەتەوە هەڵیبووی نەتەوە بتەوە ئەم کەلەمە حیزەتانە لەکوێ هاورگە تەرجمەی نیشنە واوە زۆر گەرەکتانە لە کورد نەتەوە سازی بکەن نەتەوە دەوڵەتی نەتەوە هێشتا دروست نەبووە نەخێر دروست بووکە دەوڵەتە نەتەوە دروست نەبووە لای ئێمە دروست نەبووە ئێوە کۆرپۆرێشنە عێراقی چییە ئەی کۆرپۆرێشنە تورکی چییە ئەی ئێرانیەکەی چه شەکڵیە ئەی سووریەکەی چه شەکڵیە دەی تۆ ئەگەر شۆڕەشە کوردی تا ئەستا ئەم دەقیقە بەحسە کوردە نەکرد دەوڵەتە نەتەوە ئێستا بەحسەکە بەهۆی ئەوەیە کە بنەماکانی دەوڵەتی نەتەوەمان نەبووە کە ئابووریە چونکە بنەمای ئابووری زمانی یەکگرت و بازاڕی یەکگرت و سیاسەتی یەکگرت و ئیرادەی یەکگرت و دەوڵەت دروست دەکا یاڵەتی متحدەی ئەمریکا وەختێک دەوڵەتی دروست کرد زمانی یەکگرت بوون بنەمای ئابووری بوو چی بوو دەوڵەتە ئەمریکا وەختی دەوڵەتی دروست کرد یا ئەمانەی نەبوو گەرەکی وی بێت ئەی دەوڵەتە بریتانیاوە دەوڵەت بوو ئەو چۆن دروستی کرد ئەو چۆن دروستی کرد ئەی دەوڵەتە قاجاڕیە چۆن دروست کردیا سیاسەتی یەکگرتوو یعنی چی ئیرادەی یەکگرتوو لە چی تێتە دەرەوە لە چی لە ژێرە ئابووری یەکگرتوو ئیرادەی یەکگرتوو لە ئابووری یەکگرتوو تێتە دەرەوە یا لە ڕەوایەت تێتە دەرەوە تەمامی ئەمانە مەگەر لە ڕەوایەت نایەتە دەرەوە مەلا بەختیار مەگەر تۆ بەحسە کورد ناکەی مەگەر تۆ بەحسە کورد ناکەی مەگەر تۆ شۆڕشە کوردنی بزانە مارکسیزم و کۆمۆنیزم شۆڕشە تەبەقەی کارگەر بوو لذا تەمامە قسەکانی تەبەقەی کارگەر بوو تەمامە مەتنێک کە تەولیدی کرد دەڕاستایە تعریفە تەبەقەی کارگەر و شەرایطە تەبەقەی کارگەر بوو مەگەر نەمەلاکەم دار تۆ بۆ دانانە دەوڵەتە کوردی ڕەوایەت و کوردیت گەرەکە کوا مەرتیکە ڕەوایەتە کوردی مەوجود نییە ئەوەی دەوڵەتە کوردی دائەنیت ڕەوایەتە مشتەرەکە عاملە ئینسجامە کە ئێرادەی مشتەرەک دروستەکە نە زمانێ یەکگرتوو زمانێ ئۆتریش و ئاڵمان یەکێکە وەری یەک دەوڵەت نیەن چۆن ڕەوایەتەکانیان لە خۆیان فەرقەکە ئاڵمانی ئێژێ من ئاڵمانیم ئۆتریشی ئێژێ من ئیمپراتۆریە پرۆسم ئیمپراتۆری ئۆتریشم ببەخشن یاڵەتە متحدەی ئەمریکا زمانیە تەکێ زمانی ئینگلیسیەکێ بوو ئەوە دوو دەوڵەتن 21 کۆرپۆرێشنە عەرەبی زمانیان یەکێکە ئایا مەلاکەم دار تەمامە دەوڵەتەکان ئەمریکای جنوبی ئیسپانیایی و پۆرتەغالین ئەو چی یاڵێ مەلا بەختیار
نەبوون ڕەوایەتە کوردیە کە دەوڵەتە کوردی دروست ناکە. پە تۆ دیت ئەوەی کە تۆ ناوت نیا شۆڕش دقیقەن هەمان کار بوو وە ئەربابانە ئوروپایی کردیان تا مردمە ڕعەت بە شکل و شێوەیەکی تر دەربێرن. ئێوە هاتن مردمە ڕەهای کوردتان تەبدیلە بە ڕعەتانە ئوروپایی کرد. لە زەمینە خۆیان و لە شێوەی تەولید و زندگی خۆیان خستنتان، خەساندنتان و بردنتانە ناوە ئینقیاد بۆیە تۆ مەوجودی. بۆیە تا دوێکە تۆ کۆنە حیزە چەپی ئەمڕۆ دانێ نەئۆلیبراڵە سێ ئاتەشەی وا فۆکۆیاما پێناگا وە گەردە پات ناگا. ئای مەلا بەختیار پێشتر لە کوردەواریدا بەهۆی ئەوەی بنەمای ئابووریمان هی دێ و شارمان تێکەڵ نەبوو، زمانی یەکگرتو و بازار یەکگرتو و سیاسەتی یەکگرتومان نەبوو، تەنانەت هەتا شۆڕشی نوێشمان کردووە ئاسەواری کۆن لە ناوماندا مابووە. ئابووری یەکگرتو یانێ چی شەکڵی مەلا بەختیار؟ من نازانم ئابووری یەکگرتو یعنی چی؟ چۆن تۆ ئابووری یەکگرتوت هەست؟ چ شکلی ئابووری یەکگرتو؟ ئێوە تا ئێستا اتحاد اقتصادیتان بیستگە؟ تەکی کیە؟ اتحاد اقتصادی تەکی کیە؟ تەکە دووە لە منتەقە. تەکی چی اتحاد اقتصادی؟ یعنی چی ئابووری یەکگرتو؟ چونکە بارودۆخی سیاسی تێک بچێت یان نا شەڕی ناوخۆ ببێ یان نا ئێوەمانان سەرمایەدارانی شارەکان هەر بیریان لە کاسبی خۆیان بووە و ئەرکەکانی خۆیان جێبەجێ کردووە. ئەمەش حکمی بازاڕە. ئێوە بۆتان مهم نییە شەڕە پەلامار ئەدرێ نادرێ، ئەوە کارە خۆتانەکەن، کاسبی خۆتانەکەن و دەرامەدە خۆتانتان هەس و کارتان وحی چێکۆن نییە و هەر بۆیە ئەمە حکمی بازاڕە. بازار وا کارەکە و بازار شتە قەشەنگێک و کەشفت جدیدە ئەمانەسە و پەیان کردگە و هاوردگیانە و هەر ئەمە وا دەکات چینی سەرمایەداری نیشتمانی. یعنی چی چینی سەرمایەداری نیشتمانی؟ یعنی پاتریۆتی کەپیتالیست. ئەرێ سەرمایەداری چی؟ سەرمایەداری سەنعەتی، سەرمایەداری ماڵی، سەرمایەداری چی؟ ئێوە هەرکە پولی پێ پێژن سەرمایەدار. یعنی چی سەرمایەدار؟ سەرمایەداری نیشتمانی لە شار و دێ دروست بێت کە ئەم چینەش وابەستە دەبێ بە بازار. بازاری کوێ؟ بازاری سلێمانی یا بەغا؟ بازاری دووبەی یا بازاری هەولێر؟ بە بازاری کوێ؟ بۆ کوێ؟ هەر ئەم جەهانە نئۆلیبراڵیە ژێ سەرمایەداری ترسە زاورە. سرمایە ترسە زاورە، هەر جێگەیەک ناڕواکە نائەمنوێت. بۆیە تۆ مەلایینتان دزیگە هاوردەکتانە کردنە سەر ناوی بانگەکانی سوئیس و کردنتانە سەر مڵک و ماڵ لە ئوروپا. وەکو کێ؟ وەکو عەرەبەتی هەڵدریاگەکان و ئێستا کاریان کێشاییەسە سندنە باشگای وەرزشی ئەسێنن.
و ئەو غەربە وا ئێوە ئیشن بێت سەرمایە گوزاری بکات تەمامە سەرمایەکانی دنیا ئەکێشێ بۆ خۆی گەرەکیسی و ئەو ئەمریکا 2 تریلیۆن دلار ئەوراق قەرزە بە دەوڵەتە چین بدێکارە یعنی 2000 ملیارد دلار سەرمایە ئەمریکا سەرمایە چین جەزبەکە تۆ گەرەک ئەمریکا بێ سەرمایە بخاتنەوەتەوە ئەوروپا تەمامە سەرمایەکانە عەرەبهایە نەفتی کۆ کردو لە خۆی قەتەر و بەحرین و عەرەبستانە سعودی بە شێوەی کڕینە باشگا و ساختومان و سەرمایەدار مەردیکە بۆیە هەر ئەم چینەش دەبێ بە مامانی گۆڕانکاری گەورە لە مێژووماندا مامانی گۆڕانکاری لە مێژووماندا چۆن مەلا بەختیار چۆن سەرمایەدارە سەنعەتین احتیاجیان بە مادەی خام هەست مەجبورە ئەوون پەلامارە ئەفریقا بن مەجبورە ئەوون پەلامارە چانەفتەکانە بەسرەبان مەجبورە ئەوون بڕۆن چانەفتەکانە مەسجد سوڵەیمان لە دەستە دەوڵەتە کۆرپۆرێشنە جوولەکە دەربێرن مەجبورە ئەوون حەملە بکەنە سەر چاوە ئاوەکان بگرنە بەری دەستیانە دەوڵەتە تورکیە بخەسێنن چی ئەکەن سەرمایەداری گەوات لەم حەلیمە چی ئەکەن کە بوونە مەمەنە تەغیراتە گەورە مەشتی قماربازە ماڵی مەگەر نیەن مەگە ناڕۆ سەرمایەکانیان بخەنە ناو بورسە دەربێتەرین حاڵەت تورکیە و تاران بیخەنە ناوە بورسە ئیاڵەتە متحدەی ئەمریکا تۆ مردمتە گەلحۆ گیراورگە یاخود گەلحۆی مەرتیکەی ئەحمەق کامە سەرمایەداری تەحولە گەورە دروزەکەن تەحولە گەورە دروزەکەن چه غەڵەتێکەکەن گەرەکیانە تجارەتکەن دەستیان بە دەریاکان بگا یا بڕۆنە حیزەی دەوڵەتە ئێران و دەوڵەتە تورکیە بێ بشکە نەفتمان لێ پسێنە قیمەتە نەفت لە بازاڕە $30 تۆ $10 باوە ئێمە بێ کالایە ئێمە بووە بازرگانە تورکی مەیدن تورکیە لێ بدە لە ئێمە بیسێنە هەنار کینۆیە $1 خۆت بیفرۆشە کینۆی $10 مەیدن تورکیە لێ بە کامە سەرمایە داڕانە ئەم سەرزەمینە ئاڵە گۆڕبەوە جێ تێرن کام سەرمایەدار سەنعەتی تا بڕوا استعمارە بۆ بکەومەوە دەخامەوە بۆ بێرێت و دەریا و بۆ بگریت و ڕێگە و بازرگانی بگرێ کامە سەرمایەدار مەرتیکە لەژێرە دەسەکێ مبادڵەی بازرگانی لە کامە بەرابەری و عداڵەتا سوورەت ئەگرێت وەختی تەمامی قانونەکان وا لە دەستی ئەوانە وەختی دەریاکان و ئاسمانەکان و ترانسپۆرتەکان وا لە دەسە ئەوانە کامە بازرگانی یەکەی مەرتیکەی پوفیوز کابرای هەڵەبجەی گەرەکی و 1 تریلی هەنار بە هەنێرتە دەرو نەیتوانی تا سونعەفی عێراقی لێنەدا تا بتوانێت لە خاکە تورکیەوە بیهەنێرێ بێت سەرمایەدارەکانە کوردستان مۆشتی حیز و دز و گەوات لە خۆت گەواتر ئاڵ و گۆڕە گەورە مامانە ئاڵ و گۆڕە گەورەن ئاڵ و گۆڕە گەورە وەسە مردم ئێمەیان حیز کرد قەحبەی چینی و تایلەندی و ئوکراینیان هاورد ئیستا یەواشیواش تەشەنە ئەدا قەحبەکە نزیک بوو گەسۆ لە کرماشان و لە سنە و لە ورمی و لە مەحاباد و قەحبە وارد دەکەن پەترۆ دۆلارەکانتان مردمە ئێمەی فاسد کرد فکرەکەی مردمە قەڵاتزیە و ڕانیە و دهۆک و هەولێر ناگرێت و کورە بڕۆ کاول سەرمایەدارەکانە دیل دۆوارە دەکەن یعنی یاڕۆی مەسنوعی هینە مەسنوعی بیوڕنە خۆتان سەرمایەدارەکانمان سەرمایەدارەکانە چی ئەکەن سەرمایەدارەکانمان و گەشە تێرن گەشەی خاستان هاورد بۆ گەنە مەغزە گشتی تێت دەم ئەکاتۆ ئێژی پارە ڕۆژێ 400 شەقسە ئەکا 390 پارەس 390 پارەس پارە مامانی ئەم ئاڵ و گۆڕە گەورەن ئاڵ و گۆڕە گەورەکە ئەزانی چییە فەساد و حیزە و کاولی و گەوادی و مەلحە و قەحبەخانە و ئەوانەسە ئەو ئاڵ و گۆڕە گەورەیە سەرمایەی ماڵیە مارتیکەی پۆفیوز قۆماربازیە کازینۆس خەدەماتە جنسیە توریزمە نەخێ سەرمایەداری سەنعەتی هاوردەگە احتیاجە بە سەنگە ئاهەن هەست
بڕۆی وڵاتانە ئافریقا بگری حملە بکەی بڕۆی مسر بگری بڕۆی کاناڵە سوئز بگری بێژی ئەمە هەنە منە کەشتی لەگەڵ ڕاوێشێ باجوە من بە نەخێ حەیزە حەیز ترەیلیە نەف بەی تۆ سپای پاسداران ترەیلیە بۆ من ترەیلیە بۆ تۆ ترەیلیە بۆ من ترەیلیە بۆ تۆ کۆڕە حەیز کۆردۆستان سەرمایەداری هەست مشتە شێخە حەیزە قنەر یعنی بە میزانێکە مردمی ئێمە و ئەحمە قەزانن ئەمانە حەچیتیوە دەمیانەهێژنی سۆڕمایەدار مشتی ڕاندخۆرە دزە بەچکە حیزە بەچکە جوولەکەی خوێڕی بگن و سەرمایەدار ملیاریە دۆلارم هەست شیافیکەوە خوێت نەخای هیچیان نەهێشت و دنیایان گرت پەلامارە دنیایان دا چۆک و چۆڵ و ئەسڵحەی دنیایان دروست کرد بۆ خاتری ئەوەی بتوانن کۆنتڕۆڵە بازرگانی بگرنە دەست و مەوادە خام بێرن زۆر بدەن بە بازار ئەعلامە سڵتە بکەن پۆفیوز تۆ لە ژێرە قەوانینە ئامریکا سازمانە ملەلە متحیدە سازمانە بازرگانی جەهانیە تۆ ئەتوانی چ غەڵەتێ بکەی کامە بازرگانی ئەتوانی بکەی مشتی کۆڵبەرە حیزە پیلەوەرە سپای پاسدارانە چین ڕەوتان هەست سەڵمایە دارمان هەست کاورای پۆفیوز ناوە هەرچیشتە خراوتان کردگە ناوە سەرمایەداریشتان خراو کردە مشتێک گەڵگەنیگە بۆگەنە بنە جوولەکەی حیز بگونە مامانە گۆڕانکاریە گەورە گەورە لە مێژووماندا لە مێوەژنتاندا شاید بێتە گۆڕانگاڕیە گەورە 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 مێژووش بە نمونونەکانی ئەمەی سەلماندووە مەلا حیزە بەختیار ئەزانی کامە نمونە هاس کە تۆ ئێژی سەلماندوویەتی ئەوەسە وا مەردمە ئامریکا وتیان ئێمە ئیتر باجوە دەوڵەتە بریتانیا نادەین ئێمە قانونەکانە بریتانیا بۆ ئینحساراتە تجارەت تەکە بریتانیا ڕعایەت ناکەین تەکە ئیسپانیایەکان و تەکە فەڕەنسەویەکانە تجارەت ئەەکەین بۆیە نەمانگەرەکە لە ژێرە دەسە بریتانیاوین بۆیە ئەڕۆین تەکە ئیسپانیا و تەکە فەڕەنسە ڕێ ئەەکەوین کە بین لە بریتانیا ئەوە نمونە تاریخیەکەیسی چۆن و چەشەقلی تۆ ئاکەیتە حیزە حیز تۆ ئاکەیتە نمونە تاریخیەکەی ئەوەوە عەبدولناسر موشەکی نیاسرە کاناڵە سوئز وە وتی کاناڵە سوئز باسماس و هەنە مسرە چتە خاسێکە بریتانیا وتی غەڵەتە کرد ئەمریکا وتی بریتانیەتەکان خۆی دانیشە دەورەی تۆ نەماگە ئەرێ موشەکتان یاسرە کاناڵە سوئز نمونەکانە ئاڵوگۆڕە دنیا چەشەکلی بوو ئادەی بەحسیانکە ئادەی کۆمپانیە هەندە شەرقی بوو چووی هندوستان و تەمامی سەرزەمینی ئێمەد گرت ئێمەد نابوت کرد خەڵکی ترە نابوت کرد کۆمپانیە ڤیرجینیا بووی چووی ئیاڵەتە متحدەی ئەمریکا داگیر کرد چی بووی تۆ نمونەهای تاریخی ئێژە سەرمایەدارهای گەورە کامە سەرمایەدارە گەورە مشتێ پوڵە نەفدز مشتێ حیز و دزە منتەقە ئەمەم قسانە بۆ خەڵکی ئەکا کەس نییە جواوی باتۆها نمونونەکانی زۆرە لە تاریخە ئەی تۆ ناوسکە بڕیاگەیەکیان جێبەجێکەی بەڵێنە پەلاماری تورکیا دایستە وتی تۆ غەڵەتە کردناڵی دەس من وە دەریا بگات بەڵێ ئێستا پەلامارەدا حتا بەسرت گرت وتە من احتیاج مەز دەسم گا بە کەنداو بەڵێ ناوە پوڵەکەت ئەوەنە مردمە مسلح کرد خستە گیانە دەوڵەتە ئێرانی فشاری بۆ بێری لە تارانە داکەفێ تا تۆ بتوانی کارکەی چەم سەرمایەتە لەکوێ بەکارهاوەرتۆ مەلا بەختیار ئاماژەشی بەوە ئەکرد ئەو کوردەواریەی وەکو ئێوە پارێزراوە
دەتوانرێت لە ئێستا زیاتر بە نەخشەیەکی استراتیژی تێکەڵ بە بازار بکرێ، تێکەڵ بە بازارە جیهانی بکرێ، تێکەڵ بە بازارە جیهانی بکەین. مەسەن چی بفرۆشین لە بازارە جیهانیە؟ چیمان هەست بیفرۆشین؟ خەدەماتە جنسی، چیمان هەست بیفرۆشین؟ تێکەڵ بە بازارە جیهانی لەکوێ بووین؟ بازارە جیهانی چی هەست ئەسڵان؟ چونکە ئەم وەرچەرخانە لە ژێرخانی ئابووری کاریگەری بۆ گۆڕانکاری کۆمەڵایەتی دەبێت. گۆڕانکاری کۆمەڵایەتی و وەرچەرخانی ئابووری کاریگەریان لەسەر سیاسەت دەبێت، سیاسەتیش کاریگەری لەسەر دەسەڵات دەبێت. لە سەرنجامیشدا دەسەڵات حیزبەکان ناچار دەبن. خیلی غەڵەتە کرد. چ شتێ وا لە دەست ئەم مردمێمە؟ اقتصادە خۆیان نەکەنێ لە دەستیانە، پوڵ و چاپە پوڵەکەنێ لە دەستیانە، بە دراوە کۆرپۆرێشنەکانە منتەقە خەریکن کارەکەن. مەجالە بازرگانیە نیەسیان. تۆ سلەکە بەحسی کورد دەکەیتە، تۆ هەر لەسەرەوە بە کورد دەسەر پێ کرد، بە ماڵپەنە عێراقی دەسەر پێ نەکرد، بە کورد دەسەر پێ کرد. ئەمەش بەحسمان کوردە. بەحسمان ئەوە نییە تۆ لە ژێرە ناوە کۆرپۆرێشنە عێراقی بکەویتە حیزەتەکە دەوڵەتە ئەمریکا کە هەردوو ڕیاگی تێیە. تۆ ناوە کورد خەریکی ئەم قسانە ئەکەی. بەچی بازرگانیەکەی؟ تۆ نە قانونە هەست، نە هێزە بە قودرەتە نظامیت هەست، نە کۆنتڕۆڵە ترانسپۆرتیشنە کالا دووارە دەسا، نە نەو ئەم عامڵەوە شەرت و شروتە وارە دەسا، نە دراوە مەخسووست هەست بۆ ئەم کارە. تۆ چۆنەمە غەڵەتە ئەەکەی؟ چۆن؟ ئەزانی تاوانەکەی کێ ئەیدا؟ تاوانەکەی خەڵکی کوردەوار ئەیدا کە مەجبورە جنسە بنجۆڵە ناکارامەدە خراوە کاولی چینی مەسرف کات، تەقەلوبی مەسرف کات بە قیمەتە گرانتر لە جنسە واقعی. بۆ چون بازرگانە حیزەکانی تۆ لە ژێر حیزەی توە کاورای بنەجوولەکە 500 باج ئەدەن تا کالای ئەگەیەنە سلێمانی، وە کالایەکی کۆپیە جەعلە بێکەیفیەتە چینی کە ئەگاتە دەسە ئەم مردمە کە ئێوە تولیدە مردمە ئێمەشتان لە بین برد بە قیمەتە کالایە ئەسڵی گرانتر لە ئەوروپا و لە ئەمریکا و بازاڕەکانە ئەوێکەوێتە دەسە مردم. لە سەرنجامیشدا دەسەڵات و حیزبەکان ناچار دەبن دەستوری یاسا و ڕێسای ئەم وڵاتە بەپێی دیار دەرکەوتووە ڕووداوە تازەکانی ئابووری کۆمەڵایەتی سیاسی بەڕێوە بەرن، چونکە چیتر ناکرێ ئەم وڵاتە بە دەستوری ساڵی 50کان و 60کان و 80کان تەنانەت یاسای دوای ڕاپڕنیش بەڕێوە بەرێت. لەبارەی هەبوونی ژمارەیەکی زۆر لە سەرمایەدار و کڵەکەبوونی سەرمایەش لە کوردستانە مەلابەختیار ڕوونی کردەوە. لە هەر وڵاتێکدا سەرمایە کڵەکە بێت وەرگەڕانی کۆمەڵایەتی ڕوودەدات. یانێ لە چ بەشێکە سەرمایە گوزاری یەکەن؟ لە چ بەشێکە؟ لە بەشە ئیجتیماعیە، لە بەشە تەجروبە، لە بەشە معنەویە، سەرمایە معنەوی پێتەوەلی دەکەن، سەرمایە فەرهەنگی پێتەوەلی دەکەن. سەرمایە کەڵەکە بووگە چییە؟ پوڵە؟ سەرمایە ماڵیە؟ سەنعەتی پێسێنن؟ چی فکرن؟ سەنعەتی پێ بسێنن چیەکەن؟ چرخەی تۆلی لە کوردستانە لە کوردەوارەوە نەڕێوە کالاکەی بەکوێ سادرەکەن؟ مەسرف بازار داخڵی هەست بەکوێ سادریەکەن؟ ملیار دۆلاری هەست کاورا چی پێکات؟ یا ئەیکات و مڵک و ماڵ لە وڵاتانە دەرەوە وەکو تورکیە
ئەڵمان وەکو بلژیک وەکو کشوەرەکان ئەمریکای لاتین یا ئەوەی کە خاتە ناوی حسابانکیەکانە وڵاتێکی ئەمنەوە وەکو دومینیکان ڕیپابلیک وا زۆر بەتان خەریکن ئەوە بە مەلیارد و مەلاین تێرنە دەرەوە وە چرخانە گەورە ئەکرێ ئەمەشی بە گرنگ بۆ کوردەواری شار و لادێ پێناسە کرد بەڵام ئەو کێشەیە کە ناهێڵی ئەم وەرگەڕانە بە باشی ڕێک بخەن و یاسای بۆ دابنێن بە باشی بازاڕی شار و لادێ تێکەڵاو بکەین ناهێڵن کۆمپانیەکان لە ڕادەی ئێستا بەرە و ڕادەیەکی فراوانتر بڕوات هۆکارەکەی یەک سیستەمەکەمانە چونکە سیستمی حکومڕانی ئەو سیستەمە نییە کە بگونجێ لەگەڵ ئەم گۆڕانکاریانەدا و هێشتا ماوێتی بە کورتیەکەی دەبێ ئەم سیستەمە ببێت بە سیستەمێکی هاوچەرخ ناکرێ هاوڵاتیەک لە کوردستاندا لە هەر ناوچەیەکی کوردستان و لە هەر دەیەک و لە دیەکان کارێکی هەیە بۆ ناحەیەک لەوێەوە بۆ شارەکە لەوێشەوە بۆ پایتەخت هەفتەیەک دابنیشێت بۆ ئەوەی مامەڵەکەی تێبپەڕێت ئەوەش ئایا یان نا بەرتیر بدات یان نە لێ پرسراوێک دەناسێ یان نە بۆیە هەموو ئەوانە کۆسپی بەردەمن و ئەگەر چی دەکرێوانە بێت و تەنها بە سیستمی کۆمپیوتەر هەموو ئەوانە بە سەعات چارەسەر دەبێت دەشزانین لە ئابووریدا کات و کار و بەرهەمهێنان بە فیڕۆدانی کاتی شواتە کەمکردنەوەی بەرهەم بۆیە ئەم سیستەمە سەراپا دەبێ بگۆڕدرێت ئەگەر چی ڕاستە شار و لادێ لە ڕووی بەرهەمەوە بەیەکەوە بەسراون بەڵام هێشتا لە ڕووی سیستەمەوە بە سیستمی سەردەم بەیەکەوە نەبەسراون ڕاشی گەیان یەکەم دەبێت سیستەمەکەمان بگۆڕین دووهەم ژێرخانەکانمان پتە و نەبووە بۆیە تووشی ئەم قەیرانە بووین چونکە حکوومەت لە دوای 30 ساڵ نەتوانێت موچە بدات ناتوانێت کارەبای تەواو بدات ناتوانێت ئاوی خواردنەوەی تەواو دابین بکات ناتوانێت ڕێگۆبان بە تەواوی چاک بکاتەوە ئەوە ئەم حکوومەتە هەڵەیەکی لە ژێرخانەکەیدا نەک لە تەپڵەسەرەکەیدا سێهەمیش یاسایە چونکە یاسا لە وڵاتە ئێمەدا سەروەر نییە دادوەری سربەخۆ نییە بەداخەوە حیزبەکان بە ئارۆی خۆیان ئارەزۆی خۆیانیانێ دەتوانن تەداخلی تێدا بکەن بۆیە هەتا یاسا سەروەر نەبێ لەم کاتەی کە ئابووری بەرەو گۆڕانکاریە ئاوا تاوان و پێشووی زۆر دەبێت لە کۆتایی وتەکانیشا جەختی کردەوە کام حکوومەتەی لە خۆیەوە چاک نابێت لەگەڵ ئەوەی بزوتنەوەیەکی مەدەنی باش بەڕێوەیە و فشاری لەسەر حکوومەت هەیە ئەم فشارش لەم قەیرانە ئابووریەدا لەو کێشانەی لە بەغدا هەمانە وردە حکوومەت ناچار دەکات دەبێ خۆی بگۆڕێت چونکە چیتر لە هەڵبژاردنەکانە لێ قبول ناکرێت یارانە کوردەوارە سەربەخۆ ئاگاتان لێبوو کە مەلابەختیار و ئەمسالە مەلابەختیارەکان وەکو چۆن دەوڵەتە ئێرانی و کۆرپۆریشنە جوولەکەی ئانووسیە ئێرانی تحتەناوە چهرەیە تەغیرە چهرەدانە خۆی بحرانە ساختگی دروست ئەکا ئێعترازاتە دەستکرد دروست ئەکا کە بێژی ئەمە ئێعترازاتە مردمە ئەمە ئەم ئێعترازاتە نەخاستی هەز نە ئارمانێ تەعقیبەکات نەسەری هەز نە ڕەحبەریەتی هەز و نە هیدایەت ئەکرێت بەڵکو گەرەکێسی بە شێوەی ژەڵەژاندنێک دوای ئەوەی کە مردم شەکەت ئەکات لێو دواخۆی بەگۆڕینە ڕەوایەت و دەموچاوە خۆی بێژێک کە مردم ئینقلابیان کرد و خاستن مردمی بوو ئەوەی کە من وتم تحتە ناوە ئێعترازاتە ساختە لە حەلیمە کوردستانە و ئاماژەکردن بە پوڵ و بە موچە و بە نەمونە موچە قەرارە تەغییراتە بنەڕەتی لە سیستەمە حکوومەتە هەرێمە تحتە ناوە ئینقلاب و وەرچەرخان و گۆڕانکاری و ئەمانە دروست بکرێت لە ژێرە هدایەتە ئێرانە گەورەیە فەرهەنگی و سیستەمە جەدیدە دەوڵەتە ئێرانی دوای مەرگە عەلی خامنەیی ئەمە هەمان کارە هەمان ڕێگە و هەمان ڕەچەڵەک ئەگرێتە بەرەوە بۆیە یارانە کوردەوارە سەربەخۆ ئامادە بن بنیانە حکوومەتە حەلیم و کۆرپۆریشنە دەوڵەتە جوولەکەی عێراقی بە تەمام قودرەت و دەبێ بڕوخێنین تەمامی ئەم ئێعترازات و دەموچاوهای تکراری لە ئێعترازات و تڕەهاتن موچەسازی و پولسازی و قسەیە مفتکردن لە ڕاستایە تەغییرە فازە دووەمە کۆرپۆریشنە عێراقیە ملەتێکی فاسد تەولید کریاگە بنەمایە کولتوری فەرهەنگی ئەوەیشی کە دروستیان کردبوو لە ژێرە تەریقەتەکانە ئەوەشیان نابوو تر کردگە فەسادێکی مطلقیان حاکم کرد کوردایەتی و کوردەواری و سەرزەمینە کوردەوار بە تۆرە مطلق لە سەرکردنەوەیەکی ئەمیقی تاریخیا قەراری گرتگە و قەرارە ئاخرین مێخ بکوتنە سەر تابوتە ئێمە بۆیە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ و یارانە ڕاپەڕین بزانن
لەم وەرچەرخان و بە ئیسڵاح نەمایش و تەئاتری ئینقلاب و معتەرزان و سەرمایەدارانە ئاگاتان لێوێت کە ئێمە بەڕەکە لە ژێرە پایانیشی بکێشین و دانە بەدانیان ئیعدام بکەین. داستانەکە ئەمەسە ئەنچێ ئێوە ئەیوێنن تەحتەناوە ئیعترازات کارتونە ساختگیە دەسە خۆیانە و ئەوەی کە خەریکە کارەکە لەم ڕاستە مەلا بەختیارە کە مەئموریەتی هەست چێحرەیە ئەم حاکمیەتە بگۆڕێت. لا ئێوە خۆش.